وەختتان وەخێر. ئێمە دوور و نزیک ئاگامان لە ئەوزا و ئەحواڵە ناوە کۆمەڵگایە خۆمان هەست و شاهدە نەزەراتە مختلفێکین کە دوای زوهورە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ بەرەبەرە ڕسوخ ئەکاتە ناوە جەریاناتێک کە گەرەکیانە بە نەوعێک لە ژێرە ئەم حەجمەیە عەزەمەتە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ خۆ کۆبکەنەوە. هەروەکو ئەزانن ڕاپەڕین هەر لە سەرەتایشۆ بە شێوەیەکی ئۆپن سۆرس دەستی کرد بە دیبەیتەکانی و ناوینیان دیبەیت. ئەمە نمونەیە تاریخیشی مەوجودە، یعنی تۆ بلەخەرە داستانە کۆمیتەیە مجازاتێکت هەست کە کۆمیتەیە مجازات ئیعلامیەکان خۆی تحتە ناوە مانیفێست ئەداتە دەرەوە. لەذا ڕاپەڕین مەتنی ئینقلابیە خۆی تحتە ناوە دیبەیت دا دەرەوە بە دیبەیتی ئینقلابی دەستی پێ کرد. و ئێمە گەرەکمان بوو مردمە ئێمە مسلح بێ بە تەفەکوڕ ئینقلابی، مردمە ئێمە مسلح بێت بە نگەرشە ئەمیقە مبارزاتی و بتوانێت بە حەوزەهای جۆرا و جۆرە ژیانە خۆیان کەڵکی لێ بگرێت و وەکو ئینسانێکی ئاموزش دیدەی حەیە تەوانا لە ناوە ژیانە خۆیان هەڵس و کەوت بکات و بتوانێت لە ناوی جامعەیەکی بتەوی وشیاری ئاگاها هەنگاو بنێت بەرەو بەختەوەری، بەرەو سەعادەت، بەرەو ژیانێکی لە حەد و لیاقەتە قامەتە ئینسانی خۆیان. ئەمما خۆب بالئەخەرە ئەم جامعە کەسانێکی واتیا کە منفعەت هایەکیان هەست، خۆیان لە ژێرە مەتنە ڕاپەڕینە ناوێنن، یا غورور بەریان پێ ئەگرێت، یا پلە و پۆست و پایەیەکیان گەرەکەوە پلە و پۆست و پایە لە لەحازە مادیە و لە ناوە ڕاپەڕینە تەقسیم نەکریاگە و دروست نەکریاگە، یا ئەوەی کە فکرەکەن ئەوەنە هۆش و زەکاوەتیان هەست کە ئەتوانن بە نەقدێک کە ڕاپەڕین ئەیکات ئەمانە سوار بەرمەوجەکە بن و بەدەڵ بدەن لە ڕاپەڕین، یعنی بە نەوعێکی تر بە وەژنێکی ترەوە دەست بنێنە سەر پشتە خۆیان و هەڵبسنەوە. ئێمە هیچ چاوچنووکیەک و هیچ بەرچاو تەنگیەکمان بەرامبەر بەدانە تەلاعات و معلومات نەبووگە. ئێمە خۆشحاڵین کە دوژمنە ئێمە ئەم کارە بکات، یعنی دیبەیتەکانە ئێمە شەبەکەی یەکە سیمای جمهوری ئیسلامی بڵاوی بکاتەوە. ئێمە پێمان خۆشە حتا دوژمنەکانە ئەم کوردەوارە و ئینسانە کوردیە مەتن ڕاپەڕین ئینقلابی ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ گوێ بگرێت، تکراری بکاتەوە، یا سعیکا نەقدیکە، یا سعیکات بەرەو مەسیرێکی تری بوات. ئێمە مەتنمان جۆرێدا نەنیاگە کەسێ بتوانێت فاسدی بکە، کەسێ بەشێکی بگرێ و بەشێکی تری بەربدات. مەسەڵەن ئێمە دوور و نزیک گوێمان وە بە کۆنە بە ئیستلاح سیاسیانە قەدیمەوە کە هەڵەگەڕێنەوە ئێژن کورد تووشە قەیرانە فکری بووگە، یعنی بوحرانە فکری بووگە. کورد تووشە بوحرانە فکری نەبووگە، ئەمە پەیمانە حەیدەری و ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆز ئێوەی تووشە قەیرانە فکری کردگە. ئێوە فکرێکتان نەبووگە، هەر لە ڕۆژە ئەوەڵی شۆنەتان بووگە، ئێوە دەستنشاندە عامل و فوتێکریاگە دەستهاویە پشتە پەردەیە و ڕوویە پەردەیە کۆرپۆرێشنەکانە منتەقە بووگن. دوور و نزیک ئەبیسم کەسانێک چ لە پێکاکە، چ لە دام و دەستگا میدیایەکانە حەلیمە کوردستان، چ لە ناوە کۆمەڵە و دموکراتە، چ بە ناوە ئەندامانە حازر و چ بە ناوە نخبە و ڕۆژنامەوان و پێشمەرگەیە کۆن و دێرین و نەحلەهای ئەحیای تەفەکورهای قەدیمیان خەریکن یەواش یەواش لە زاویەیەکی ترۆ ورود ئەکەن. ئەم زاویە کامە زاویەست، ئەم زاویە و زاویەسە کە تەمامێم قسانەی کە پەیمانە حەیدەری و ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ ئەیکا گشتی دروسە، و ئەم گشتی دروست بوونە هەنە ئەم وەزعیەتەی ئەمڕۆی دموکرات و کۆمەڵەس، هەنە ئەمڕۆی پێکاکاس،
هەنە ئەمڕۆ یەکێتی و پارتیە ئەمانە لە ئەسڵا شتێکی خاسن. ئیسلام بذات خود ندارد عیبی، هەر عیبێکەس لە موسڵمانی ئێمەس. حەزب دموکرات شتێ خراوێک نییە، نا فۆقی ئەمەسە مستەفای حیجری خراوە. ناخۆ قاسملوو پیاەکی فرە گەورە و قازی محەممەد شتێ فرە مهمێک و فوادە مستەفا سوڵتانی موشەکە باڵستیکە کۆلاهەکە هەستەیە قاڕەپەیما بوو. مەسەلەکە سەری ئەمەسە عەبدوڵای موحتەدی ئینسانە خائینێکە، سەیبراهیم عەلیزادە ئینسانە خائینێکە، دەنا کۆمەڵە شتێکی فرە عەجیب و غەریبە، ئەسڵەن قابلە قیاس نییە. و خەریکن ئەم جۆرە مەسائلانە تێر نەبەرەوە. جا ئەمانە خۆ تاریخە خۆیانیان نەتوانی نەغت بکەن، نەتوانیان بە شەفافیت و بە سەداقەت و نەقلی بکەن و ئینتقاڵی بدەن. لەزا وەختی ڕاپەڕین قسەکە تازە فێرە قسەکردن ئەوەن، تازە ئەفەهمن چ گۆشەهایەوە دەردی خوارد. بڕۆن لەمانە بپرسن وەختی گەرەکیانە خەبەرێکت بۆ تعریفکەن و سەرت ئەماسێت، تۆ نازانی لە نەزەر ئەمانە و چی خەبەرە، ئەوەی کە خەبەرە ئەسڵن بەحسی ناکەن. ئەمانە شتایەکی مزەخرەف بێمەعنا بێمستەوا بە نەزەریان خەبەرە. ئەمە تاقی بکەنەوە لە لای خۆتانە. مەسەڵەن ئێوە مەتنێکی فاخری شیکی گەورە بنووسن دایبنین، بیزدانە لایک ناخوا لە ناو فەزای مەجازیە. بۆ چون مردمەکە حەزی پێ ناکە، گشتی یالی ئەترسێ یا نایناسێ یا ئەترسێ مشکڵێکی بۆ دروست بکات، یا مغۆلێوات و یا قینەی لێتێ یا خۆشی نایە لە قیافەت یا حەزە پێی ناکاتەوە نەژیروی. لەزا چی ئەکا؟ تۆ تەردەکە، ئەیشی خوێنێت و بەڵام تەردەکە، وەلێ کافیەت و عەکسێکی سەخیف لە خۆت دابنی، نیشان بدێ وەکو ئەوانی، توش وەکو ئەوانی کەوا و خۆری و عەکسە کەواوی دائنی 500 دانە لایک 2000 دانە لایک جەمەکەی بۆ شتێکی سەخیف. ئەمانە وەکو مقدمەوە چون گەرەکمە داستانێک لە چۆنیەتی تەشکیل بوونە ئەم کۆمەڵەتانە بۆ بەحسکە. ئەمانەی کە پێژن کۆمەڵە وەق گویا ئەم کۆمەڵە شتێکی موشەکی عەجیب و غەریب بووگەن. من سەرەتایشە بۆ موزوعێک مشخص بکەم و مەوزەعی بگرم و شتێک تەمیز بدەم. منکەرە ئەوە نیەین کە تا ساڵە 68 لە ڕیزە ئەم حیزبانە ئینسانهایەکی سادە دڵی کورد کە جەوهەرە کوردیەت پاڵی پێیانداگە کە حرەکەتە قەهرەمانانە بکەن مەوجود بووگە. ئایا ئەمانە تەوانن نەغدیان بووگە؟ شاید بۆ خاترەوەی لە بوخبوهەی شەڕا بووگن و گەرمەی شەڕ بووگە، فرسەت متالعاتیان نەبووگە، نەیانزانیگە، دەستیان چووگە بە ئەم ئەمەلیات و ئەو ئەمەلیات و نەیانزانیگە. یا شایدیش ئەسڵن ئەگەر بمایەنە ئەمڕۆ جۆزە هەرەمانە بوون کە ئێمە ئەمڕۆیان بینین بناوە کۆنەکانە کۆمەڵە و کۆنەکانە دموکرات. باشوورەت ئەوان ئەمڕۆ مەوجود نییەن، شاید لە عەزیزترین کەسانە ئێمە بوون تا ئەمڕۆ ئێمە کارنامەی ئەوان بتوانین بەڕەسیکەین. تۆ گەرەکتە دەرمەوردت باوکە خۆت نەزەر بدەی، ناوێت لە چاوە فەرزەندێک و بنواری پێیە، ناوێت لە چاوە کوڕە ئەوە بنواری بە باوک تایشی باوکت دەربێری لە قاڵە بە باوکێتی بینیتە لاوە لە چاوە مردمە عادی بنواری بە هەیکەڵە باوکت، بزانی باوکت لە نەزەرە مردم چه شەکڵیە، چۆن ئینسانێکە، لە نەزەرە جامعە بە گوێرەی پەیوانهای ئەخلاقی باوکت چه شەکڵیە. ئەگەر فرێک لەمانە بمایانە شاید ئەمڕۆ کەسانێکی قابلە نەغد بوویان، حتا گەر عەزیزترین کەسانێ ئێمە بووایانە. بەڵام تومارە زندگی ئەمانە لە سەردەمانێکا بەسریا و سەردەمانێک بوو کە حچێک دەرنەکەوت لە خیانەتە شەخصە ئەمانە و ئەمانە بەلاخەرە بە خامۆش بوونە شەمع عومریان جێگەی احترامێکن بۆ مردمێک. ئەمە من بۆ خاتری ئەوەی داستانەکە مشخصتر بکەم، داستانەکە قابل دەرکتر و قابل فەهمتری بۆ ئێوە بکەم. سعیەکەم بە مثالێک لە سریاڵێک مناوە 1000 دەستان کە عەلیە حاتەمی دروستی کرد دەهەیە 60 پێما بە 1361 ئەگەر اشتباه نەکەم. بەوە
مقدمەیە بەحسەکە دەست پێ بکەم. ئەوانەی کە عمریان بە تەمەنە من ئەگات لە دەورانە مناڵیە خۆیانە سریاڵە هەزار دەستانیان وا لە بیرە. ئەوانەیشی کە نەگەی کە ئیمکانی هەست لەم دەورانە ئەخیرە لە تەریقە شەبەکەهای ماڵی وە یا لە تەریقە وێبسایت‌های ئینتەرنێتی وە ئەم سریاڵە هەزار دەستانیانە تەعقیب کردوێ. سریاڵ هەزار دەستان بەرداشتێک بوو کە عەلی حاتەمی وەسڵی کرد بە داستانە کۆمیتەیە مجازات. کۆمیتەیە مجازات کۆمیتەیەک بوو کە لە ساڵ 1295 دانریا تەوەسۆت 2 نەفەر، منشیزادە و ئەبولفەتح زادە، کە ئەمانە شروعیان کرد بە یەکسری تێرۆڕکردن لە ئەواخرە دەورانێکا کە پێشن دەورانە قاجاڕی هەست. ئەم سریاڵە بەرداشتێکی ئازادە لەو واقعە تاریخیە زاهران و لەگرا شخصێک مەوجودە کە حول ئەم داستانە حول ئەم شخصە دانریاگە. هەزار دەستان خانە مزەفەرە و ئەم داستانە بەڕەوایەتە ڕەزا خۆشنویس کە هەمان شێکەریمە دەوات گەرە داستانە کۆمیتەی مجازات بێ کە دوای کوشتنە ڕئیسە غەلاتە تاران ئەیکۆژن، وەرێ لەم سریاڵە ناکوژرێت ئاغای ڕەزا خۆشنویس یا ڕەزا تفەنگچی. یەکسری دیالۆگ و کاراکتەر ئەم سریاڵە بۆ من مهمە گەرەک بە بەحسی بکەم بۆ ئێوە. لەم سریاڵە کەسێک کەس بە ناوی مفتشە 6 ئەنگوشتی، مفتشێک کە 6 کلکی هەست. مفتش لە خاتراتە داستانە خۆیان بەحسەکە کە دایکی شاگردە خەیاتێکی مسری بوو. مردم لباسیان نەدا بە پیاگ، لباسیان بۆ بدورێ خەیاتێکی مسری دایکی ئەمی دۆزیوە و فێرە خەیاتی کرد تا کاری ڕەونەقی کرد. گویا خەیاتە مسریەکە دەسێگە کێشێ بەسەر دایکە ئەما وەژنەکەی تەحمل ناکە. بۆیە خەیاتە مسریەکە ئەچێ پیاەکی عەلیل ئەدۆزێت و ئەم ژنە زاهرەن بە ئەغدی دەرتێرێ و ئەم مفتشە نازانێ کوڕە کاورای خەیاتە مسری بووگە یا کوڕم پیاگە مەفلوکە تریاکیە کە هاوریاگە بەناوە شوویە دایکی. بەلاخەرە ڕۆژێک کە لە خەو هەڵاسێ ئەوێنێت کە دایکی تەکە خەیاتەکە هەڕای کردگە و ژنە خەیاتە مسریەکەیش ئەم باوکە چڵکنەی فڕاداتە دەرەوە باوکێکەوێتە سوالکردن و ئەمیش لە ناوە بازاڕە شروعەکە بەکارکردن و دزیکردن و ئەمانە تا ئەمەی کە تەسمیمەگرێ بێتۆ پۆلیس، چون یەک عمر ناتوانێت دەسە پۆلیس هەڕاکە. وەلەزا دەست پێکات لە ئابدارچیە نەزمیە و کەڵانتەری دەست پێکات تا ئەتوانێ بێتۆ ساحێوە زندان لە زندانەتەکە دزەکان ئاوێت و ڕەفیق و خولاسە خۆی گەورەکە تا خۆی ئەگەێنێت بە مفتشی یعنی کارەگاهیە نەزمیە تاران یعنی کەڵانتەریە تاران. ئەم گوریزەم بۆیەدا تا لەگرا حاڵی بووین کە داستانەکە بەرەو کوێچێ. خانە مزەفەر کێز خانە مزەفەر کاورایەکی مقتەدەرە کەوا لە ناوە هۆتەلێکا بە ناوە گراند هۆتەل. ئای خانە مزەفەر کە ساحێوە سەروەتێکی عەجیب و غەریبە ئەفسانەیە لە ناوە هۆتەل زەندگیەکە و ێژێ کە هۆتەل جێگەی خۆشێکە. تۆ لەگرا دەستڕەسیت بە هەرچی ئیمکاناتە هەست و لە حجێکی ئەزانە خوات نییە. خانە مزەفەر بەنەوەی ساحێوە ئێرانە، عەزڵ و نەسبە حکوومەت ئەکەم، حیچ شتێ لە ئێرادەیە ئەو دەرناچێ. بەڵام خانە مزەفەر وا لە هۆتەلە، مترێ خاڵکی نییە کە بەسەری و ئستقراری بوێت و ناوی هۆتەلە زەندگیەکەم. ئێمە گشتمان لە ناوەم هۆتەلە مسافرین، بۆیە ئەوقات شادی و شلوخیمان تێرین لە ئیمکاناتێک کە هەنە ئێمە نییە و ئێمە ئەتوانین ئستفادەی لێ بکەین، گشتمان ئستفادە ئەکەین و من لەم هەیاهووی هۆتەلە خۆشم دێ. لە جەریانە بڕینە جەواهریە قەزاریانە
ئاغای مفتش شش ئەنگوشتی کە جەواهرات ئەوڕێت بە ئیزنە ڕئیسە ئەمنیە جوتی گوارێ بوو کە ئەم ئاغای خانە مزەفەرە ئەدزرێت کە بریاگە بۆ تعمیر واغای خانە مزەفەر ڕئیسە نەزبێت تاران بانکەکە و پێی ئێژەیە کە ئەم جەواهرە بگەڕێنەوە ئەویش مفتشە شش ئەنگوشتی مۆزەفەکە کە سریەک لە جەواهراتەکان بێتەوە کە تا جەواهرەکانی تیابێت دیالۆگێک لەگرا مەوجودە کە من گەرەکمە استفادەی لێ بکەم ئەم گوریزمە لەم فیلمەدا شاید کەسانێ نایەندیوێت و تەرقیب بوون بڕۆن بوێنن بە هەر سوورەت لەوێ ڕئیسن نەزمیە ئێژێ ئەم پیاگە پیاەکی فرە زرەنگە کێ یعنی شش ئەنگوشتی ئینسانێکە کە بە سورعەت ڕۆژ دەکا و فرە زرەنگە ئای خانە مزەفەر ئێژێ کەسێک کە ڕیشەی نییە هەر کارێکەکە هەر شتێ ئەخوا تا ڕۆشت بکە و ڕۆشتەکەیشی فرە سریعە وەلێ لەوەی کە ڕیشەی نییە بەڕاحەتی ئەی تلێنی تۆ ئەی خەی چون ڕیشەی نییە چون بنی نییە ئەم تیکە مهمە ئێوە بیزانن ئەمە بۆ ود ئینسانهایەک قبل زەمامە تەحلیل کەم با نوکتەی ئاخر بێژم بالآخرە لە کەش و قەوس ئەم داستانە ئاغای مفتش کە بەظاهر کارمەندە دەوڵەتە و حکوومەتە ڕزا شایە پەهلەویە محەممەد ڕزایە پەهلەویە مەأمورە کرێت کە شەعبان ئۆستوخانی بکوژێ شەعبان ئۆستوخانی ڕئیسە ئەراوزوڵ و ئەو باشە تارانە بە بەهانەی هەبوونە شیرەخانەکان و ئەمریکایی هایە کە خەریکن ئەو نۆ شیرە کێش مزەفەرێژێ تۆ بە کوشتنە ئەمە ئەوی تۆ ساحێ و شۆهرەت و من لە تۆ حمایەت ئەەکەم و ئەو ئەدا لە شەعبان ئەیکوژێت وها لەگرا خان و مزەفەر فەرمانە قەتڵە مەفتەشیش ئەدا بەدەستە قەوم و کەس و کارە شەعبان ئۆستوخانی وەڵامە ئەممە ڕزا خوشنویست خۆی ئەگەیەنێتە ئاغای ڕزا تفەنگچی یا ڕزا خوشنویست خۆی ئەگەیەنێتە مفتش و بە مفتش ئێژێت کە هزار دەستانم دۆزیوە هزار دەستان خانە مزەفەرە و خانە مزەفەر گەرەکێ تۆ بکوژێ و ئەمڕۆ تۆ ئیشێ بمریت لذا بێ کۆمەکم کە تا من کارێک کە مەشیە 30 ساڵە پێش بم کردایە ئەمڕۆ بیکەم و هزار دەستان بکوژم ئاغای مفتش بەجێ ئەمەی کە کۆمەکە ڕزا خوشنویست بکە بدۆ ڕاتە پای تەلەفۆن دەها بار سعیەکە تەلەفۆن بکە بۆ خانە مزەفەر دەست بە دامەنی بوو یەک عەفووی بکەوە نەیکوژی بۆ لە گیانی بگوزەریەوە خانە مزەفەر جواوی ناداتەوە ئاغای شش ئەنگوشتی تەسلیمە چارەی خۆی ئەوێت چون چار زۆر خانە مزەفەر ناکە خانە مزەفەر پیرەمەردێکی چاقی بێمەحافزی ناوی گراند هۆتەلە ئاغای مفتشە نەزمیە تاران بەم هەبهەبە و کەبکە بە ناوێرێ بڕوا بەگەژیە و ئەوێسێت تا لە مەشروب خۆریەکە ئاغای غوڵام بە چقۆ لێی ئەدا و ئەیکوژێ خەب ئەم داستانە خەریکە یەکشت بەیەوە ئێژێ ئینسانێک کە بێڕیشەس بێجەوهەرە بزان خانە مزەفەر هەرەو کەسەسە کە لە داستان و کۆمیتەی مجازاتە خۆی ئەسێنێتەوە و کۆمیتەی مجازات حەکەکە و ڕزا تۆفەنگچی ئیتر ناتوانێ بڕابی کوژێت وەلێ ئەو لە تەعقیبێکا کە لە ڕزا تفەنگچی ئەکرێ بیکوژن تەواوە ئەو 30 ساڵە لە ژێرە چەترە ئاغای خانە مزەفەر هاوێ و خانە مزەفەر
ڕەزا ناکوژێ، ڕەزا ئەوێتۆ خەتات، دەفتەرهای خەتە نەفیس ئەنووسێ. ڕەزا جەوهەری هەست، ما بەقێ جەوهەریان نییە. بۆیە خانە مزەفەر تا دەقیقەیە ئاخر تەمامە سڕیاتی پێژێت و بە قەڵەمە خۆدە ڕەزا خۆشنویس ئەنووسرێ و ڕەزا خۆشنویس لە کنارە ئۆتاقە خانە مزەفەرە ئۆتاقی هەست. و خانە مزەفەر ڕەزا خۆشنویس ناکوژێت تا دەقیقەیە ئاخر، تا دەقیقەیە ئاخر کە تاکو و تەنیا ئەوێت. و میزانە چەپەڵی و نادروسیە مردم و جامعی بۆ دەرەکەوێ لە تاکو و تەنیایی و لە حەسرەتە خۆیان ئەم جەوهەرە ئەوشکێت و ئەکوژرێت. و لێنە ئەمساڵ مفتش و ڕاحەتی حەزبەکە جایستێ مەسەر ئەمە. وەختی تو ئێژی ئەمانە ئومالە دەسە حکامانە منتەقەن ئەم حیزبانە، یعنی بێڕیشەن، بێبونیادن، یعنی بێ ئەسڵن، یعنی لەسەر ڕیشە نهاتبنە دەر، یعنی قەوامێکیان نییە، دایک و باوکدار نیەن، لەسەر سفرەیە گەورە نەوگن تەربیەت کریاون، گەورەیی، ئەخلاق، مەردانگی، سەرزەمین دۆستی، خیانەت، ئەمانەیان بۆ مهموێ. ئەمانە مفتشە شەش ئەنگوشتین دایکەن هەرزەکارەیەکی هەڕاکردەگە تەوەسەتە خەیات مسری بوو و خۆیشیان لە ناو خیابانە بۆ هەڵکێشانە خۆیان هەر کارێکیان کرد، هەر کارێکیان کرد، هەر جۆرێ خۆیان شکڵدا بۆ خاترەوەی ڕشت بکەن، ناو دەربێرن، شۆهرەت بگرن، لێدا بڕۆنە شوێنە ئەحترام. ئەوەڵ دەفە پولیان نییە پوڵ پەیاکەن، پولیان کە پەیاکرد شۆهرەتیان گەرەکە، شۆهرەت پەیاکەن بە واستەی پوڵەکەیانەوە. ئیستا کە شۆهرەتیان پەیا کرد ئەحترامیان نییە، خەڵک بە نەو کیسە و بێبوتە و بێخانەوادەیە زانێ، ئەکەونە جەعلە شناسنامە، ئەکەونە جەعلە تاریخ کە ئەحترام بۆ خۆیان بسێنن. بۆیە مفتشە ئەعەزەم بە کوشتنە، مفتشە شەش ئەنگوشتی بە کوشتنە شەعبان و ئوستوخانی ئەحترامیش پەیاکە، ئەحترامیش پەیاکە. قازی محەممەد ئینسانێ بێبوتەیەک و ڕیشەی لە سەرزەمینە ئێمانە و نە بە ئەخلاق نە بە جەوهەر نەیبوو. هەیکەلە قازی محەممەد لە ئاخر و ئەحترامی کەم و دارەکەی مەهاباد ئەحترامی بۆ سەند. قاسملو ئینسانێک بوو وەکو شەش ئەنگوشتی، بێبوتە، بێبونیاد، دروستیان کرد، تاشیان لە حیزب تودەوە هاوردیان، بردیان، فڕایاندا ئەولا تاشیان تا لاخر و لەسەر میزە مزاکرات ئەحترامیان بۆ سەند. با بزاننەوەی کە بازی گەردانە ئەم بازیەسە لەگەڵە ئەسڵ و بنیادا ناتوانێ دەرکەوێ. جەوهەر سعیەکە بۆ وشکێنێ، وشکی بکات، ناومیدی کە، مستەعسەلی کە. بۆیە تەکە هەر کەسێکە بە جۆرەی خۆی بەرخورد ئەکا. ئەم حیزبانە بۆ تووشە قەیران بوون چون بێڕیشە بوون، بێبوتە بوون، بێدایک و باوک بوون، بێ ئەسڵ و بنیاد بوون، لە دڵە کشمەکشێکی واقعیا نهاتبوونە دەر، لە دڵە ئەخلاقە کوردی و کوردیەتا نهاتبوونە دەر. دروست کریان، فویان تێکریا، مەجالیان پێدریا، ئەسڵحەیان پێدریا، پوڵیان پێدریا، دروستیان کردن. بۆیە تۆ ئەوێنی ئەمانە بۆ ڕۆشت هەر کارێکەکەن، دزی ئەکەن، تەڵافرۆشی ئەوڕن، چەتەیی ئەکەن، تەجاوز بە مردم ئەکەن، معاملات تحتە ناو مزاکرات ئەکەن. تەکە داگیرکەرانە کوردەوارە ئرتباتیان هەست لە پشتە ئەدلەهای و مزەخرەفانەوە خۆیان پنهان ئەکەن. براکەم تۆ کاورایەکی نۆرماڵی کورد نییەی کە بۆ نەزانی نەخوات حازر بی دەسە ئەم داگیرکرد بۆ ئەو داگیرکەر ماچکەی تا بتوانی ژیان بکەی. تۆ جەوهەرت مبارزەکردنە تەکە ئشغاڵە سەرزەمینیە بۆ تۆ چه فەرقێکی هەست؟ کاورا تورک بێ، سەدام حوسێن بێ، تاران بێ، بۆ تۆ چه فەرقێکی هەست؟ ئەگەر تۆ لە دڵە کوردیەت و هاتبیتە دەرەوە چه فەرقێکی هەست؟ ئەمە خاک و کوردەوار مەگەر نییە، مەگەر ئەمە سلێمانیە من نییە، مەگەر ئەمە دیاربەکرە من نییە، مەگەر ئەمە عەفرینە من نییە، مەگەر نییە. من بۆچی ئێشێ بوومەوە کە لە دەوڵەتە ئێران؟ بۆچی؟ وەختی ڕزا خۆشنویس ئێژێ بێ با بڕێن خانە مزەفەر بکوژین، ئاغای مفتشە شەش ئەنگوشتی ئەتوانێ خانە مزەفەر بکوژێ.
ئەما چون جەوهەری نییە، چون بنیادی نییە، چون ئەترسێ، چون ڕیشەی لە خاکە نییە، ناتوانێ هەڕاکە، ناتوانێ ئەم ئەو بکوژێ. لەزا تەسلیمە قەدەرێ ئەوێت کە مقتەدرێ بۆی داهەنی. ئەمەم وەکو پێشزەمینەوت تا جواوە فرە سوعالێکی ئێوە بەمەوە قازی محەممەد ئەیکوژن، قاسم لەو تەرۆر کوریاگە، فڵانە کەس کوژیاگە، یعنی کوڕە خاسێکە. نەبراکەم ئەمە بازیە سیاسیە، ئەمە بازیە بۆ پەروەراندن داستانێک، بۆ دروستکردنە ڕەوایەتێک. بۆیە جمهوری ئیسلامی کاورا ئەگرێ، تۆیش ئەزانی منیش ئەزانم، جمهوری ئیسلامیش ئەزانێ. لە ناوی جامعەی ئێمە تەنەفر لە حاکمیەت هەست، هەر کەسێک جمهوری ئیسلامی بە جرمە سیاسی بیگرێ بخاتە زیندان و ناوی مەردەم مەرقوب بەوێ. ئەمە تۆ ئەیزانی، جمهوری ئیسلامی نایزانی. لە جمهوری ئیسلامی گەرەکوێت چێهرە دروست کات، تۆی پێ ئێدارە بکە، چۆنی دروستەکە؟ بە تەمەلق و چاپلوسی و ئێکاتە بەچکە بەسیجی تەزوی هاتە دەسینی؟ نە، ئەیکاتە بە زاهر مخالەفە خۆی، مانگی دوو مانگی کاتە زیندان، حقوقی پێ ئەدا، لە چاوە تۆ محتەرەم ئەوێ، احترام پێیا بکە. تۆجۆکەن ئالێک داسە تۆ ئیشی بتوانی بازی بخوێنی، تۆ ئیشی بزانیت کە چۆن کەسێک بەڕاحەتی ئەتوانێ مرد مەملەکەتێک لەسەر ئەنگوسە خۆی بسوڕێنێتەوە، خۆیشی لە هۆتەلا دانیشێ، خۆیشی ئێستەقراری نەوێت و تەعەلقێکی بە بەشێ لەم خاکە نەوێت، نەوێت. وەلێ ئەوەی جەوهەرە ئەم خاکە بێت گەرەکی وێ بیکێشێت و لە ڕیشە وشتیکە لە بینی بووە. ئەمە حکایەتێکە کام لە سەرزەمینە ئێمە اتفاق کەوت کە جای سەلەکرا تۆ ئەزانیت بۆ تەمامە ئەمانە جورئەت ناکەن لە پۆتەنسیەڵە خۆیان ئەستفادە بکەن، بۆ ئەمانە لە تاریخ شەڕیشیانە هیچ قەهرەمانیەکیان نییە، هیچ فەتحێکیان نییە، هیچ پێشکەوتنێکیان نییە، بە هیچ کوێ ناگەن تا بە ئیمڕۆیانەوە. ئەمانە کێن؟ کێ دروستی کردن؟ خەیرە مهمە تۆ بزانی ئەمانە ناگەهان چۆن تێنە دەرەوە، کێ دروستیان ئەکا. تەوەجۆ بکە ئەمانە هیچ کامیان ناتوانن دەربێترین حاڵەتی چەگەر ئینقلابی بن، ئینسانێکی زیرەک بن، با تەجروبە بن، بڕۆن ناوێکی تر بنێنە قەی خۆیانەوە و لە ئەووەڵ و نەقدێکی کامڵ بە خۆیان بگەن و مەسیرە اشتباهات خۆیان بگرن و پەی لە ئەووەڵ و دابرێن، لە خشتە ئەووەڵ و شروع بکەن بە دانانی و جۆرەی کە ئێمە خەریکێنێکەین. و دامانیە چۆن ڕیشەمان لە خاک و لەم سەرزەمینە بوو، لە دڵە مبارزە هاتینە دەر، لە دڵە کۆمەڵێک تەسویر هاتینە دەر. ئێمە تەسویرەکانە ناسین، ئەمانە نایناسن، تا زەمانە ئێمە بەحسی نەکەین، ئەمانە نازانن، فقط ئەمانە دەستورات جێبەجێ ئەکەن، دەستورات جێبەجێ ئەکەن و تەفەککورێک لە خۆیان نییە. با بەینە سەر ئەم کۆمەڵە کە ئەمانە ئێژن سەردەمانە خۆی فرە مهم بوو. با من لە گراوە دەست پێ بکەم، لە گراوە دەست پێ بکەم، بعد فلاشبەکێک ئەدەمەوە وەکو فیلم ئەتانوەمە ساڵە 57. ئەوەی چاوی کەوتوێ بە ئەدەبیات و کۆمەڵە یا بیستوێتی یا شنەفتوێتی ئێژن کە کۆمەڵە ساڵە 1361 یا 63 61 یا 63 لە دەشتە ئالانە سەردەشت ئێعلامە حیزبە کۆمۆنیستە ئێرانەکە. لە جریاناتە ئەخیرە داستانە کۆمۆنیزمە کارگەریە ئەمە بە سوورەتە شەفاهی ئەکریا گوێی تەرەفداران و هەواداران و هەر کەسێ لە زەن نەخۆی ئەوە ساحێوە من داستانە کە گویا دارودەسێ اتحادە مبارزانە کۆمۆنیزم سەهەند هاتگە و بە زیرەکی و بە زرنگی لە ژێرە باڵە کۆمەڵە داڵ دەدریاگە و کۆمەڵی هەک کرد و خیانەتی بە ملەتە کورد کرد و توانی بەشێکی فرە لە کۆمەڵە بووە. ئەم تاریخە غەڵەتە، ئەم
ئێستا ڕووین سەری ئەمەیکە ئەمە چه شکڵیە. بۆچی ئەمانە منسوورە حکمت تێرن؟ دقیقاً تەوەجۆ بکەن. ژوبین ڕازانی تێرن. کێ ژوبین ڕازانی بە ئەمانە معرفیەکە؟ کە ژوبین ڕازانی حەمیدە تەقوایی لە خاتراتیە باس ئەکا کە سەرانە کۆمەڵە هاتنە تاران ساڵە 60 تەکەی مرتباتیان گرت و ژوبین ڕازانیان بردە کوردستان. ژوبین ڕازانیان جۆرەیەکیدا گەڕاوە و بعد ئێمە یەکسەرە چوینە کوردستان. ئەمان چووگن بە شوێنە ئاغای ژوبینە ڕازانی. ئەمانە کێن؟ تەواو ئەوانەی کە ئەمڕۆ داعیەی ڕەهبەریەتە ئەم کۆمەڵە ئەەکەن. یعنی چێ سدیقە کەمەنگەر، یعنی چێ؟ یعنی عەبدوڵڵای موحتەدی، یعنی سەیبراهیم عەلی زادە، یعنی عومەرە ئیرخانی زادە، یعنی عەبدوڵڵا موحتەدی بتەبع عەبدوڵڵا موحتەدی برا گەورەکەی سەلاح موحتەدی، ڕەفیقم مام جەلال، إخراجية أحمد توفيق حزب الديمقراطة تك قاسم له. يعني تمام أواني كبناوة شعيب زكرياي وأديب وتندوس وحمي شافعي وأواني كأيوة أيان ناس فاروق بابا ميري وتواو أواني كأيوة أيان ناس ناوي كان هس ويكسر زماني بوغن موجود بوغن. يسد عستانا كتشي نشر السنة أوسك أمانة إيجني نا اتفاقاتي أوسك أمانة بحثية كان نا تاريخ الجعلية كإستا أمانة أو نو رشد أكن بلام بوتيانية لزاي شدانشن جعل التاريخ بخويان كان والله كوملا لسالة 1345 توسط محفلة دانش جويي وكو أديب وتندوس عبدالله موحتەدی وفؤاد مصطفى سلطاني وشعيب زكريائي وحمي شافعي وأمانة دانريان جعلك مطلقي تاريخه والدروس واحد شاهدي كان بويمية وأما بعدين دروس كليا بعدين أما مسألة أولا چون أما للروند اتفاقات دركوي كقشتي دروس أمانة نسازمانك متشكل بوغن نبرداشتي كان چەپ بووگە لە مارکسیزم بووگە هیچ تعبیرێکیان نەبووگە هیچ نەحلەیە نەبووگن تەنانەت وەکو حیزبی دموکراتی قاسملوو شاخەیە منشەعبەیە حیزب توودە نەبووگن کە ئاغای قاسملوو دەستپەروەردەی حیزب توودە بێ و حەداقل مشەخەسەن بزانێت چی بکە. ئەمانە هیچ کەم لەمانە نەبووگن. ئەمانە چیان هەست؟ بڕێک لە سەرانە ئەمانە تاریخی لە زیندانە ئەواخر حکوومەتە پەهلەویان هەست. تاريخ أواخر حكومة پهلوی أمسا أجر نازل مطالعات وردي بكن لجريانة روبروبونوية ساواك إيرانا لدواي 1349 تكتيم هاي الشهرية دو جريانة مبارزاتي و شريك الشاري بناوة شريك هاي فدايانة خلق ومجاهدين خلق. أمانا دوو نیژووی منسەجم بوون کە توانی بوویان زەرەباتێکی سەنگین بەر پەیکەرەیە دەوڵەتەشا وارد بکەن. داستانە مجاهدین خەلق و داستانە چریکای فەدایی خەلق داستانێکی خوێندنیە لە مبارزات ساواک کە بەرعەلەیه ئەمانەیەکە و زەرەباتێک کە موفەقەوێ لە ساڵە 52 تا 55 بەتەورە مطلق لەیانداوە لە کاریان بخات و عیدەیەکی فلایان بکوژێ و تمامیت ساختار بگیری و بکریت زندان. لقراتو شاهدی ماجرای تقیه شهرامی رهبر مارکسیست مجاهدین خلق که باعث نابودی مجاهدین خلقوی و مجاهدین خلق به طور مطلق دوای فرار آغای تسویه های درونی آغای تقیه شهرام مجاهدین خلق عملا لدرو پایگای نامینی و تقیه شهرام درجی بخارج تقیه شهرام لجریان انقلاب هاتو و اعدامیان کرد. تمام مجاهدین خلق و تمام فدائیان لناو زندان بوون. أكثرية أوانيك بوي مخالفتي أنت كالرجيم الشاهنشاهي أهات بتايبتي دانش جويان دانش كان كالجيل نحلها وتفكرات تشبه جورا وجورا بون شعل حزب التودام
چه چریکای فدایی و چه مجاهدین خلق و جامعه توحیدی لزندانه بوو. لە جریانە زندان دوای فرارە تەقیە شەهرامە کە مەسعود الرەجەوی لە ڕەدیەیەکا کە بەرعەلەیهە تەقیە شەهرام و کارەکان و تەقیە شەهرامێکات لەوێ تێتە دەرەوە. ئالەوێ ئەتوانێت لە ناوی زندان ڕەحبەریەتە مجاهدینە خەلق ناو زندان بگرێتە دەسەوە کە ئەگەر انقلاب 57 نەکریاوە ئەگەر دەرە زندانەکان نەیشکریە هیچ کام لەمانە لە ناو خارج حزوریان نەبوو کولەن کۆکریا بوونەوە. ئەمە ئێوە ئەگەر تاریخەکە تەعقیب بکەن ئەیزان لەم وەسەتە عیدەیەک لە تەواوە شارەکانە سابقەی دەستگیریان هە ساواک هەر کەسێک بۆی مخالفەتە کە شای هاتوویە گرتگێسی کە ئەمانە لە ناوی جەریانات زندانە قاڵبەن جوانهایەکی بینی 20 تا 30 ساڵن کە تۆ جەریانات مختلف ئەوێنی هەر لە مؤتەلفە هەر لە مجاهدین خەلق هەر لە مجاهدین ئیسلامی وە جەریانات مختلف ئیسلامی و چەپی لە ناوە زندانەکانە شا مشخصەن زندانە قەسر ئەڤین و ئەو زندانانەی کە لەو دوا دەرەکانیان شکاندن و مردم هاتنە دەرۆتێ. ئەم تاریخ زندانە کە ڕەفسەنجانیش بووی کە منتەزریش بووی کە خامنەئیش بووی کە تەمامە ئەم جەلادانە عسکەرە ولادیش بووی هەمزەمان مەسعود ڕەجەویشی واتیە، هەمزەمان سەرانە چریکای فەداییشی واتیە، هەمزەمان فرێک لە چێهرەهایە کە بەعدەن مەترح بوون و هاتنە دەرەوە ئەگەر لە خارج نەبووانە لە داخەڵە فعالیەتیان نەبووە گیریا بوون. هەر لە دارودەسەی نەهزەتە ئازادی و تا فرێک لەمانە. خب ئالەگرا تۆ سابقەیەکی زندانت هەست هەم بۆ فواد مستەفا سوڵتانی هەم بۆ عەبدوڵڵای موحتەدی هەم بۆ یەکێک چەند نەفەرێک لەمانە کە ئەکسەریەت ئەو کەسانەی کە لە دەورانە زندگیان کردگە و عمرێکیان بووگە و حەداقل یا لە شغڵە معلمیا بووگن یان لە ناوی دانشگا بووگن یان لە جێگەیەکا حوزوریان بووگە دنیان خواردگەی سەلای تەڵەوە گیریاگن و تەجروبەی زندانە شا و ساواکیان هەست. پس ئالەگرا خودە ئەم زندانە ناوێت و پێگەیە مەشروعیەتە هەڵسانە ئیدەیەکی چڕ و پڕە دروستە تۆ ئەم شپەرزی و پژیاگیە بەمانە ئەوێنیت. ئاغای فواد مستەفا سوڵتانی تحصیلکردەی دانشگای سەنعەتی شەریفە تەبقە نەزەرە خۆیان لە ڕشتەی بەرقا و مهندسی بەرقی گرتکە یعنی لیسانسی بووگە. ئاغای عەبدوڵڵا موحتەدی مدیریەتە بازرگانی خوێندەکە. هیچ کام لەمانە لە قیاسە تەکە چریکایە کارکوشتەیە فەدایانە و چریکایە مجاهدینە نێنە حەد و مقدارێکە کێشی بوون و جەریانێ بتوانن دروستکەن. انقلاب 57 دەکرێ وەژڵەژاییەک جامعەیە کۆرپۆرێشنە ئێرانی ئەگرێ دەرە زندانەکان ئەشکێت نیروهای مختلف تێنە دەرەوە ئەمانە تێنەوە بەرەو کوردەوارە خۆمان بەرەو مناتقە حوزەیە زیستی خۆمان. اتفاقێک ئەکەوێت لەم جەریانە خەلە قودرەتە جەمعیەتها و تەشەکولها و نەحنەهای فکری جۆرا و جۆر تێبنن ئیتر فرد درێژ نەبوومەوە بچم بۆ تاریخ کوسولە نەقشە هیممەت و حیزبەت و دە و ئەمانە کێن کە تێنە بەرەو لێودوا حیزبە شوعیە عێراقی لێتێتە دەرەوە بعد یەکێتیە نیشتمانی بعد کۆمەڵەی ڕەنجدەران ئەمانە بگرن کۆمەڵەیە یەکسانی ئەمانە ناوهایەکن کە بعدەن کۆپی ئەکرێن نەچوو بەسەرە و تاریخە مشخصەن تێمە سەرە ئەمە ئەم مەوزوعەکە ئەمانە مەترەحیەکەن بەناو ئەوەی کە ئێمە کۆمەڵەیەکی قەدیمیمان بوو دیسیپلینی بوو مەبانی نەزەری بوو تئۆریکی بوو چەپ بوو خەتەرناک بوو ئەمە گشتی دروست خەلە قودرەتی دروست بووگە هەر کەسێ خەریکە یارکەشی خۆی ئەکا و تۆ ئالەگرا ئەوێنی بە لە خەلە مجاهدینێک کە بە تەورە کۆڵی متەلاشی بووگە ناگەهان تێتە دەرەوە چریکایە فەدایانە خەڵقێک کە بە تەورە کوردی متلاشی بووگە فراخانە تەزاورات لە تاران ئەدات 400,000 نەفەر خیابانەکانە تاران پڕەکاتەوە بۆ چریکایە فەدایی. ئەمە ئەو داستانە سەکە ئێوە بعدەن تاقیبیەکەن و مشاهدەیەکەن و دووبارە سازماندهیکردنە خۆیانە داستانە مجاهدینە خەلقێک کە توانێت دووبارە خۆی سازماندهی بکات و دوایە ئازاد بوونە بەقایای مجاهدین لە زندانێک کە قاڵبەن حکمهای سنگین و تا ئەبەدیان بوو ئەگەر کوژیان نەوەیە.
تمام أمانيك تحت تأثيرات فضای جهانی و دو قطبی بوون الدنيا بجورك أنديشية تشب بسر فضای روشن فكري وحاكمة ولي أم تشبت عريفة مختلفة هرواك منو تمتقي الشهرام رهبر ماركسيست مجاهدين خلق جامعة توحيدي بو كما قفتي خود مجاهدين انحراف الدورية بو لمجاهدين وبعصنا بودي مجاهدين بو لذا چون دسي كلمة تسوية حسابهاي دروني وأما عامل ليك ترازيان مجاهدين خلق بو سؤال قرا رواية الشركة فدائية خلقت هس رواية حزب تودات هس پس ام نحلیه چپل ناوی ام جامعه دارای بالهاتو پیکارت هست تو راه کارگرت هست جمعیت هایی که 10 نفره 12 نفره کانون هایی که روشن فکری لدالله یک سری دانشجوها که هاتقنا درو ناقهانتا که تصور الروخان حكومة شاينة كل وشاء الروخي دو دري زندانا كان أكريتو ومانتين درو بالأخرى دولة النوباية كجريكي سي دوباره خوي سازمان دهي بكاتو أرباب بزرگ الولايات المتحدة أمريكا كخميني هاورد داينيا قلوي انقلابي كبوي ساختقه تو شاهد التلاطمات أولية جريانة ولا انقلاب أويد لم بشمل مشخصا لسركم ولا قساكم لسر حزب الديمقراط قسا نحكم تو ناقهان لحوزة هاي جورا وجورا مكردوارة شاهد ظهور كسانة قوي كاكفواد مصطفى سلطاني كاكفواد مصطفى سلطاني كيس كاكفواد مصطفى سلطاني خلق ألماناس باوكي رشيد خانة اقرشت منك وباوكي جزء كسانة متمولة منطقس فؤاد مصطفى سلطاني لطول تمام جريانيا كاريكا كرديسي أما بوغا يكشتية جوتياراني دروس كرد فؤاد رولي آقرو خوين كور شورش لحمو شوين ديواراي كردواري بو لحمو شوين دياري بو لري يكتي جوتياران لقرا من قرك بو أمتيكا بيجن كلنا وسرودا كيف فؤادا حس فؤاد مصطفى سلطاني كيس تيوريسيانا رشيد بك دست خوش بي تئوریسیەنە تروتسکیە لێنینە ماۆە کێس نەحیچکان لەمانە نییە ئینسانێکە کە گەڕێتەوە وەسایەکات بە بەرداشتایەکی پۆپۆلیستی کە لە مارکسیزمی کردەگە هەمان جەریاناتە ئینقلابە سفیدەشا بواتە بەرەوە ئیسلاحاتە ئەرزی و بە تەشویقکردنە فەلا كول هەڵگرتن لەگەڵ فەلا کە شروعکات بە دروستکردنی یەکێتی جوتیاران لە منتەقەی مەریوانە سەردانە هەوراماناتەکە بەدی و ئەملاوە هەوراماناتە بەخشە لهۆن و جەمعیەتایە کە دروست ئەون جەمعیەتێکە لە منتەقەی هەورامانە لهۆنا دروزەوێ بەناوە جەمعیەت حمایەت زەحمەتکێشان تۆ ئەمە لە سناوێنی جەمعیەتە حمایەت لە خەڵقە کورد تۆ یەکێتیە جوتیاران ئەوێنی لە منتەقەی مەریوانە ئەمانە جەمعیەتهای مختلفن کە هەنووز شکل و قەوام و قەوارەیان پەیا نەکردەگە چون کە اتفاقی کەوتگە خەلە قودرەت پێشاتکە وەکو چۆن لە ڕاپەڕینەکەی ساڵی 92 کوردەواری داگیرکراو لەلایەن عێراق و جاشەکان وەختی زانیان وڵاتە متحدەی ئەمریکا تەسمیمی هەست سەدام حوسێن بڕۆخێنێ لە ترسە عاقبەتی یەزید پەیانەکردن ئاخرەتە یەزید پەیانەکردن خۆیان دایان لە بنکەکانە سپا کوردەوار پڕبوو لە بەچکە ساواکی ئەرتەشی کە ئەمە لێو دوا فرەیەکیان کە دارای تەجروبەی زندگی بوون خۆیان منتەسەب کردە حیزبە دموکرات لذا تو ئالەگرا کۆمیتەهای جمهوری ئیسلامی ئەوێنی کە تشکیلەوێت لە مناتقە ئەم کوردەوارە ئێمە تۆ تەماشاکەی ئەکسەرە کاربەدەستان ئەکسەرە کەسانێک کە تحتە ناوە ساواکی و کارمەندە مؤسساتە دەوڵەتە ئێرانی مردم ناسیبینی قبلەن خۆیان متشکلەکەن لە کۆمیتەهای انقلابە کە بەعدەن بەشێکی فرە لەم کۆمیتەهای انقلابە سەرڕێژ ئەوێتە ناوە حیزب الدیموکرات لەبەرامبەر ئەم قوتوببەندیە کە لە جامعە کرێ قشرە نەوجەوان یعنی بین 15 تا 14 تا 20 ساڵ جوان و نەوجەوان کە
کە دەستیان بە هیچێک و نەبووگە و لەژێ لە تەبوتابە ئینقلابی جەهانا و ئەمانە قەراریان گرتگە ناتوانن تا بە تەحملە ئەمە بکەن لەم جەریانە ئینقلابە هەمان کەسانێک کە تا دیۆکە ساواکی بوون و تی هەڵدانە مردمیان ئەکرد تحتە ناوە ئینقلابی و تحتە ناوە ئینقلابە جەدید و کار بەدەستانە جەدید بێن و سەرە کار لەزات و ئەوێنی لەگرانە و جوانان و جوانانە خام کە هیچ بەرداشتێکیان نییە بەر ئەساسە ڕۆحی ئینقلابی و کوردیەتە خۆیان جمعیەتای مختلف بۆ خۆیان تعریف ئەکەنەوە کە ماجەراهای مختلفی هەست یعنی بە وردی کەسانێک کە لەگرا مەوجودن ئەتوانن بین ئەم مەسایلانە مەترحکەن و ئەم تاریخە بەحسکەم تاریخەنی چه ساڵ پێش هەیە دوران دیاکۆنیە خۆ بێژین وەڵا شەواهدەکەی نەمەوجودەوە ئایمین نوروسکی لەقەی بۆ پێی زاهر بووگە نە کەسانی مەوجودن و ئەتوانن بین و بەحسە ئەم داستانە بکەن بەس تۆ لەگرا حزورە کۆمەڵەیەکی منسەجم بە تئۆریەکی ئینقلابی تحت مانیفێستێکی مشخص تا ئەم بڕهە نەمەوجودە نەهەستاوی کە اتفاقاتە کوردستان یەک لە دوای یەک ئەکرێت من کێژم کوردستان بخاتەوەی تاریخەکە مشخص بێ دەنا ئەدەبیاتە ڕاپەڕین ئەم سەرزەمینە کولەن کوردەواری ئەزانێ و ئستان و مستانی قبول نییە و منیش ناتوانم ناوی یەک شار بە تەنهایی بێرم فعلا بڕێک کەلەمات بەکار ئەوەم کە ئێوە بیزانن بین سەرم مشخصن چهرەیە دووەم پس کاک فواد مستەفا سوڵتانی ئوسوولەن معلوم نییە ئەم ڕەهبەرە عەزیم الشەئنە چه شکلی بووگە چه کارە بووگە چێ دروستیەکە کوا مەتنی کوا دیدگاکانی کوا سوخەنڕانیهای منسەجمی کوا مانیفێستی خۆ مشخصەن دەست ئەنرێتە سەر کۆچە مەریوان ئەمە فعالەتی شان بووگە یەکێتی جووتکاران وە جووتیاران وە کۆچە مەریوان کۆچە مەریوانێک کە لێو دوای یەواش یەواش ئەتوێتەوە لەگرا تۆ ئەنچی کە ئەیوێنی تۆ ناوی ئەنێ ڕەهبەریەتە مەیدانیە مردمێک کە تەئۆریە ئینقلابی نییە مردمێک کە بەرداشتی لە سەرزەمین نییە مردمێک کە نازانێ بۆچی گەلێکی شەڕ بکات تۆ هاتکی بە کاورایەکی فەلایەژی بابا حەقە خوریاگە و لاوە ئیشی بین تەقسیمیکەین و 5 هکتار زەمین بکەوێتە بەرە تۆ دەی تۆ ئەمە بگەسە و مەبنای کارە ئینقلابیت یعنی تۆ ئەمە بەمە ئەتوانی لە بەرامبەر حاکمیەتا بوێسی تۆ بەمە ئەتوانی لە بەرامبەر دەوڵەتێکی جەدیدە و شکلێکی جدید لە دەوڵەتە ئێرانیا بوێسی تۆ ئالەگدا خەلەیەکی گەورە ئەوێنیت لە نەبوونە ئیدەیە ئینقلابی نەبوونە ئیدەیە کوردیەت و ئەوەی کە ئەم مردمە ئوسوولەن بەر ئەساسە چی متشکل ئەون و قەرارە ناو بگرن و قەوام بگرن تحت چی قەرارە اتفاقیانە بۆ بکەوێ وەزا تۆ ئالەگدا هیچ ئاساری لە کاک فواد مستەفا سوڵتانی نابێنی کاک فواد مستەفا سوڵتانی هیچ تەفەکورێکی نییە یەک ئیتلاعیە و ئیعلامیە نییە 10 خەت مەتنی نییە 5 ساعت سخنڕانی نییە زەبتکریاوی دانریاوی و بنیادە تەفەکورە جریانێکی سیاسی ئینقلابی دروست کردبێت پس زەرفە زەمانی مهمە ئەگەر خەلە نەوێت و ئینقلاب 57 ساختەیە ئەمریکا و کۆرپۆریشنە جیهانیەکان نەوێت اتفاقێکی وا نەئەکەفت و ڕۆخی نەئەدا تێن لای شخصیەتە دووەم کاک سەدیقە کەمانگەر کاک سەدیقە کەمانگەر ظاهرن لە جەزبن نیرو لە منتەقەکە دەسی هەست هیچ تەفەکورێکی ئینقلابی نییە هیچ نگاهێکی نییە کەمانی کە دکتۆر خەلیقی بە باشی بەحسی کرد لە جەریانە وتی سەلام پدەر سەلام تەکە تاڵەقانیا و تووڕە بوو لە کاک ئەحمەدی موفتیزا و بووە مشکڵاتی تەرکیە ئەمە ئاغای سەدیقە کەمانگەرە کە لێو دوا کۆمیتەیە دفاع لە زەحمەت کێشانە هەورامانیش پێیوەست ئەوێ لە منتەقەی کامێران و سنا ئەمانە مەقڕێکدانێن لەلایە ماڵەکەی وانی خان وا لەوێ ئێژێکە ئێمە قەرارە تحت ناوە کۆمەڵە کارکەین خۆشم نازانم کۆمەڵە چی شکڵیە کەسانێک ئەو تاریخیانە دیگە و ئەو قسانەی کاک سەدیقیان وا لە فکرا ئەتوانن بێن گەواهی بدەن کە کاک سەدیق خۆی شێژی من نازانم ئەم کۆمەڵە چییە وەلی زاهرەن ئێمە کۆمەڵی خۆ ئەم ناوە کۆمەڵە من وتمیە ئەتف تاریخێکی هەست
یەک حافزە تاریخی وا لە پشتیا کۆمەڵی جوتیارانە کوردەوارە داگیرکراو لەلایەن عێراقە کۆمەڵی یەکسانی و ئەم کۆمەڵە نێنەقەی خۆیانەوە دیسان تا ئەم لەحزە کۆمەڵە هیچ ناوێکی و هیچ متنێکی انقلابی نییە هیچ سازماندهیەکی مشخصی نییە هیچ مطالبات مشخصی نییە لە پشتە جریانە ئەگەینە ئەوەڵین ئەرزە ئەندامانە ئەم جریانە کە ئەکرێ بۆ ماجرای قتل عامە دارودەسێ ئەحمەی موفتیزا بە ناوی مەکتەبە قورئان 110 نەفەریان لە کوچکە ڕەشا ئەکرێ تەوەسوتە ئەم جریانە خب جریانی کە مەوجودیەتی نییە جریانی کە تاریخێکی نییە جریانی کە حماسەیەکی نییە جریانی کە مەتنێکی انقلابی نییە جریانی کە ناگەهان دەرەسەر تەلاتۆماتی کە لە منتەقەکە دروست بووگە جامعە خەریکە خۆی شکڵەدا و عدەیەک خەریکن بنا بە سەلایق مختلف و مختزیاتێک کە هەسیان هەر کەسێک بە جۆرێک خۆی شکڵەدا لەگرا احتیاجی هەست بە دروستکردنە حماسەیە بخۆی وەلذا تەقابڵ خۆی لەگەڵە دارودەسێ ئەحمەی موفتیزا دانێت و حدود 100 نەفەر لەمانە قەلع و قەمیەکە ئەم تاریخی مهمە لەگراسە کاغای ئەحمەدی موفتیزا ناوێت و خاوەنە تەرەفدارانە خۆی و ئەو مردمە کە بە هیچ گوناح و تەخسیرێک لە تەرەفدارانە ئەم جەمیەتە تازە شکڵ گرتگە مۆردە حملە واقع ئەون بێ کەس و بێ دەرەتان ئەوێنێنەوە بێ ئەوەی کە بتوانن حەق خۆیان بسێنن انتقام بسێنن ئەرزە ئەندام بکەن لەگراسە کە نەحلەیە ئەوڵە تەشکیلە پیشمەرگەهای مسلمان دروست ئەوێ یعنی تەواوی ئەوانەی کە لەژێر چەتر ئەحمەی موفتیزا بوون و ئەحمەی موفتیزا نەیتوانی داڵدەیان بدات و نەیتوانی جوابی دەندان شکەن بدا بەم کوشتارەی کە ئەم نیروانە تحتەناوە کۆمەڵە کردیان لێدووە کاناڵی کردو کە نیروی پێشمەرگەهای مسلمان دروست بێت یعنی ئەگەر ئیمکانی بۆ ئەحمەی موفتیزا وەکو جریانێکی سیاسی بتوانێت بەرپەرچی ئەم مەوزوع بداتەوە جریانە پێشمەرگەهای مسلمانە تەوەسوت جمهوری ئیسلامی سوورەتی نەگرتایە و شکڵی نەگرتایە من کوێی ئەم تاریخە بۆ مهمە کوێی خەریکم بۆ ئێوە بەرجەستە ئەەکەمەوەکە بزانن تەوەجۆ بکەن تا ئەم دەقیقە تۆ مەتنێ بە ناوی مەتنی انقلابی کۆمەڵەت نییە هیچ کەسێ لەگرا هیچ بەرداشتێکی نە لە مارکسیزم هەز نە لە نێرینیزم هەز نەزانێت چە خەوارە کاکفاتێک بجی هەنگاهایەک ئێژێ ئێمە سۆسیالیستین و ئەم مردمە نازانێت سۆسیالیست چییە بۆیە من ئاماژەم پێ کرد هەر کەسێ هاتە ناوەم جەریاناتە کوردیەت باڵی پێوەنیە تەمام ئێوانەی کە ئەکسەریەت و کێشیان بەرەو کۆمەڵە بڕێکی فرەیان کەسانێک بوون کە لە دەوران شا تحتە سەرکوبە حکوومەتە پەهلەوی و کۆرپۆریشنی ئێرانی لە ناوی شارەکانە دووچارە ئاسیبهای عەزیم بوون جەران هەیە وەکو هیپیەکان وەکو ڕووکردن لە مەوادە مخدر و کەسانێک کە لە ڕژیمە پەهلەویە جوانانێک کە سەمتوسوو دەریاون بەرەو ئەم مەسئلە لە بەستنە فەزای سیاسی و لە حاکم بوونە دەوڵەتێکی کۆرپۆریشنیە لە ئەوایل ئینقلاب و ناگەهان زندگیان واردە چرخشێکی عەزیم ئەوێ بەشێکی فرە لەم بە حاشیە ڕاندگ و هاڕیاگانەی کۆمەلگای کوردەوار معتادین ئەوە بوو کە من دیبێتەکەی پێشووترە وتم تۆ وەختێ بە سوورەتە کلیشە تەماشا ئەەکەی وێنی داستانێک لە معتاد ئێرائەی ئەدەن داستانێکی یەکوەچیە کلیشەیە کە ئینسانێکی نادانی جاهلی بێمەسرەفی بێ ئێرادە معتاد بووگەوە زندگیەکە هیچێکی تیانە نە حەماسەی واتیانە عشقی واتیانە محبەتی واتیانە گەورەی واتیانە شخصیەتی واتیە ئەوەسە کە ئەم نگاهە تەک بۆ ئەدیە لە گرائشێ لابورێت و دقیق بنوارێت ئەدەی جوانی کە ئاسیبهای مختلف دوران حکوومەتە پەهلەوی هاڕیگینی و ئیمڕۆ لە ئەوایل ئینقلابە لە ترسە ئەوەی کە حکوومەتە ئینقلابی ئەمانە تەسفیەکە نابودیان کە تحتەناو معتاد تحتەناوە هەر شتێکی تر ئەلکۆلی گۆرانی بێژ مطرب هەرچیەکە ئێوە فکرەکەن ئەمانە مەجبور ئەوەن خۆیان سازماندەهی بکەن کە لە بەرامبەر حاکمیەتە بێسن و پێستە خۆیان بگۆڕن و خیرەتێ لە خۆیان دەربدەن و مەجالێ پەیدا بکەن کە نەفەس پێشن دیسانەوە ئەنچە کە ئێوە لەگرا ئەوێنن بە ناوی شەڕکەری بە ناوی دەزوەشاندن لەگرا تۆ بینی حەد لەم کوڕانە تێتە دەر
هەر لەم کوڕانە هەرمانێک کە ئاسیبیان دیگە ئاسیبێکی شەدید و عەزیمیان دیگە لە دەوران پەهلەویە. ئەمانە مردمانە عادی جامعە مردمانێک کە جوانانێک بوون و بەرەو ئەم مەسیرە سەمت و سوویاندان. دیسانەوە تۆ لەگرا ئەوێنیت ئەمە مەتن ئینقلابیەک نییە کە پاڵی بەمانەوە نیاگە و ئەمانە هاتکنە سەناوی جەریانێک. ئەمانە جەریانێک کە بتوانێت حداقل سازماندەهیان بکاوە ئەحساسی جەمع بوون بکەن و بتوانن ئێرادەیەک لە خۆیان بنوێنن ڕووی تێکەن. بۆیە تۆ بڕۆ سوراغ ئەمانەی کۆن هیچ کامیان هیچێک نە لە ئەدەبیاتت چەپ ئەزانن نە قسەیە دەتوانن بکەن. بۆیە ئەوانەی کە بازماندەیە ئەمڕۆن ماگنۆ تەواو دەرک و دەریافت و بەرداشتیان ئەوەسە لە چەپبوون کە خۆیان ڕووتۆکەنەوە قاپ بشۆرن بۆ ژنەکانیان. ژن مافی هەسوو مافەکەی ژنیش ئەمەسە هەر ڕۆژێت توانین لە باوەشەیەکێکاوێ تەمامە قسەیانێت بەرداشت ئەمانە لە ئینقلاب و ئینقلابیگەری و ئەمانە هەر ئەمەسە و شتێکی تر نییە. چه اتفاقێکە کەفێ تۆ لەگرا وەختێک ماجەرای کوردستان ئاغۆزێت شاهدە سەرڕێزە نیروهای ئینقلابیەک ئەوی کە وەختە خۆی دەستوەشێن بووگن کە بەرە وەختی عەرسەیان دی تەنگ ئەوێت و لە تارانە ڕوو ئەکەن حزورە چریکایە فەدائیە ئەقەلیەت لە کوردستانە. ئەمە هەمان چریکایە فەدایی ماجەرای سیاکەل و زندان و بیژەنە جەزەنی و ئەمانەنە ئەمە هەمانەنە ئەمانە تێنە کوردستان بۆ فعالیت مسلحانە هەر لە بەدوە ئاغازە جەریانەکە. تۆ بەرەبەر ئەوێنی پەیکارتێت تۆ بەرەبەر ئەوێنیت شەفەق سۆرخیەکان هەن تۆ بەرەبەر ئەوێنیت کە لێو دوا مجاهدینە خەلق تێت ڕاهە کارگەر تێت. ئەمانە کە تێن لەگرا ئەم کۆمەڵەیە کە ئێمە بەحسمان کرد و تاریخە جعلیەکیان بۆ دروست کرد و وتیانە ساڵی 45 دروست بووگە ناوێ لە خۆی ئەگرێت و کەسانە تێن تیا دەخاڵەت ئەکەن. بزانن هەر لەم جریانە جعلکردنە کوژیانە حەسەینە کەریمی لە سەقزا لە 26 بەهمەنی 57 ئەکەنە سەراغازە ئیعلامە کۆمەڵە درۆکەن چون تۆ وەختی تعقیبەکە وێنی جەمعیەتەکان مەوجودن کۆمەڵەیە مەوجود نییە. حەمە حەسەینە کەریمیش خانەوادەیە کەریمی ئمڕۆ بەعزێکیان معتەقدن کە ئوسوولەن ئەو جەریانەی کە حەمە حەسەینی کەریمی سەری وابەستە پێ بووگە بە ناوی کۆمەڵی یەکسانی هەر ئەوانە خۆیان لە پشتوانیان داگە کوشتیگیانە. پس تۆ لەگە ئەوێنی جەعل لە ڕۆژە کۆمەڵە ئەکرێ بە ناوی 26 ڕێبەندانی ساڵی 1357 تۆ تاریخێک ئەسازی بە ناوی چێهرەها و شەخسیەتایە کە ئەسەن لەو زەمانە لە عمرێکا نەوگن کە ئەسەن تئۆری بەفەهمن شاید لە ناوی جریانێکی سیاسیە بیان توانێت کارێ بکەن بەڵام نا لەو حدێک کە بتوانین جەمعیەتی ئینقلابی بخۆیان دروستکەن. متەوەلدە چەندن کە ساڵات 45 هاتکن جریان ئینقلابیان دروست کرد گەبەدە ئەم جریانە ناوی نییە تا دەورانی مشخصێک بعد از ئینقلاب کە بەرەبەرم کۆمیتانە یەکتری ئەگرن و مشخصەن دوودا لە ژێرە ناوە کۆمەڵە فعالیتەکەن باز ئەم کۆمەڵە هەنووز کە هەنووزە مەتنە ئینقلابی نییە بۆ چون ناگەهان 4 نەفەر ڕاهە کارگەری ئەدەن لەمانە لە مەبنای تئۆریکۆ و ئەمانە ناتوان جوابێنەوە ناگەهان چریکایە فەداییانە ئەقلیەت ئەدەن لەمانە لە نەشریاتە خۆیانە نەشریاتیان هەز کتاویان هەز و ئەمانە تئۆریسیان وەلی ئەمانە ناتوان جوابێنەوە جوابێکیان نێبیدەنەوە. لذا ئەمانەی ڕۆشتێکیان کردگە وەسە کاورایەکی ئاکرۆمەگالیدار کە مەغزێکی تۆهی هەست هیچێکی دیانە دەسوپەیکەرێکی زر وەکو گوریلێ و مەغزی دیانە ناتوانن جوابێنەوە. جواوە کەسانێک کە مەرکەز نشینن فارسی قسە ئەکەن دانیشتوو بن لەمان باسەواتترن لە ئەندیشەی چەپا و زاهرەن و ئەمانە چارە ئەمانە ناکەن. ئەم بەشە لە تاریخە کۆمەڵەوە کەس بۆ ئێوەی باس ناکە و هیچ کام لە ئێوە نایزانن ئەمەسە. ئەمانە زەرورەتێک باعث ئەوێ بڕۆنە شوێنە مەنسوورە حکمەت کێ مەنسوورە حکمەت بەمانە ئەناسێنێ.
کێ هاڕۆ لە تاران بۆ لای منسوورە حکمت چون ئەمانە زعفی تەئۆریکیان هەست زعفی بنیادی نەهەبوو لە تەئۆری ئینقلابیشیان هەست تەنانەت کتێوهای تەرجمە شدەیە مارکس و ئێنگلس و لێنین ناتوانێت کۆمەکە ئەمانە بکات کە تەوەستۆ حیزب توده تەرجمە بووگە کە ئەمانە بتوان خەتە فکری بۆ خۆیان تعریف بکەنەوە ناتوان ئەم کارە بکەن ناتوانن جواوە حجمە و پرسیارەکان و مەقالاتە ڕاهە کارگەر و پەیکار و فەدایان بەدەنەوە ناتوان لەگەڵ یەک نوکتە مهمەکەیەوە پێی بوون ئەم ڕەهبەریەتە کۆمەڵە کە بەشێکی فرە لە مەردمی ئێمە بردگەسە ناوە خۆی ئیستر لە بەرامبەرە حەجمەیە تەفەککورە چەپە مەرکەزنشینە کەمی هاوڕدە بۆ خاتری ئەوەی کە بتوانێت جواوە ئەمە بداتۆ ئەڕوا دانێ مەرکەزنشین تێرێکە جواوە ئەمە بداتۆ تەوەجۆ بکە ئەم نوکتێکی مهمە کێشێ بە باشی بوێنن ئەم کۆمەڵە هیچ سوالێکی لە جامعی کوردەواریە لێ ناکرێ بۆ پاسخە بە هیچ سوالێکی مردمە کورد ناڕوا منسوورە حکمت بێرێ بۆ پاسخە بە پەیکار و بە ئەقەلیەت و بە ڕاهە کارگەر مەجبورە بێ بڕوا منسوورە حکمت بێرێ پس زەمانە چون ژوبین ڕازانی بەناوە تەشکیلاتی نادر تەکیا مزاکراتەکەن هەم ژوبین ڕازانیە توانێت سوارە پەیکەرەی ئەمان بوێت و ئەمان مشتێ بێسەواد نادان جاهل بێتعریف بێقاڵب حەچێنیان ئەتوانێت سواریان بێ بە قەشەنگی هەم ئەمان بە هەبوونە منسوورە حکمەتەوە ئەتوانن جواوە ئەدێک فکۆلیە چەپ نەمایە مەرکەزنشینمانەوە لذا کارە ئەمسالە منسوورە حکمەت یا ئاغای ژوبین ڕازانی و حەمیدە تەقوایی و ئیرەج ئازەر و هەر کە لەوانەی کە هەن کاریان ئەوێتۆ فقط لە ئوردوگا دانیشتن ملپوتکردن جینارە عێراقی خواردن و مەقالە لە جواوە ئەوانە نووسین و نەشریات نووسین و جواوە ئەمانە دانەوە پس تۆ ئالەگرا ئەوێنیت شتێک بەناوە جەریانە ئینقلابی شتێک بە ناوی کوردیەت شتێک بە ناوە دەرک و دەریافتە لە چەپ و مبارزاتە ئەترازیە تەبەقەیە کارگەر نییە تۆ یەک مشت ئەدەبیات کلیشەیەوێنی فەلا جوتیار زەحمەتکێش فەلا جوتیار زەحمەتکێش مە فێکرێکاران دەورانەی فۆئۆدالیزم ئەخە ئوروپا و ئەخە کوردستان و دۆرانە فۆئۆدالیزم کوردەوار و دۆرانە فۆئۆدالیزم ئەزانی یعنی چی ئەسەن فۆئۆدالیزم دوای هاتنە دەورانە سەرمایەداری لە غەربە بەو دەورانەی کە بەر لە سەرمایەداری بوو ناوی ئەنێن فۆئۆدالیزم شێوەی تەولیدێک کە ئەوانە هەسیان بعد تۆ چۆن بەم دەورانە ئێژی دەورانە فۆئۆدالیزم ئەمە دقیقا ناشی لە فەقرە تئۆریک و تێنەگەیینە حتا لە چەپ حتا لە مارکس کە مارکسیشی خۆی بنێتە قوڕ پس ئەمانە خۆیان ئەچنە شوێنە منسوورە حکمەت ئاغایانە تەرەفدارانە کۆمەڵە خەڵکە کوردەوار منسوورە حکمەت لە تاران دانیشتگە ئەمانە ئەچنە سوراغە منسوورە حکمەت ئەمانە نیازیان بە ژوبین ڕازانی هەست ئەمانە کێ ئیبراهیم عەلیزادە عەبەی موحتەدی سەلاح موحتەدی ئەمانە احتیاجیان عومەر ئیرخانی زادە بابامیری و کەسانە ڕێز و درشتێک کە ئێوە ئەیزانن ئەدیبی وەتەندوس شعیبە زەکەریایی سدیقە کەمانگیر کە کەمانگەر ئەمانە احتیاجیان هەست بە منسوورە حکمەت وگەرەکیانە منسوورە حکمەت ئەتوانێت خوێنێکی تازە بەمانە تەزریق بکە ئەوش لە بەرامبەرە کە لە بەرامبەر زەرەباتە مشتە چووجە فۆکۆلی بێ ئەوەی کە ئەمانە هیچ پرسیارێک لە کوردەواریان مەترح کردوێت هیچ متاڵەباتی دەرمۆردە جامعەی کوردەوار بزانن و بزانن مردمە کورد چی گەرەکەنە و بزانن ئەم سەرزەمینە چه شکڵیە ئەشێ دەستبووی بۆ کوێ هیچی موجود نییە هیچی موجود نییە
تازە دوای ئەمەسەوە ئرتباطگرتنە چەکە ڕژیمە بەعسە کە ئەمانە پوڵەکەوێتە دەستیان ئەسڵحاکەوێتە دەستیان وەژ و بین ڕازانیان تێت و حیزب کۆمونیستە ئێرانیان بۆ دائەنێت ئاژوبینە ڕازانی لێو دو ئەمانە کردیان و شایعە وتیان ئەمە هاتنە کوردستان و داڵدەیان نەبوو جێگەیان نەبوو ئێمە داڵدەماندان لێو دو ئەمانە کۆمەڵیان منشەقکرد ناغیان تۆ نە تێئۆریسیە نەبوو نەمەتنە ئینقلابی بوو نەبەرداشتە لە چەپ بوو نەبەرداشت لە کوردایەتی بوو ئەوەی بە تۆ نیروی دابوو اعتراضاتە پەنگ خواردەگە ئینسانە کوردی بوو ئێستا ئینسانهای مختلفی بە ئاسیپای مختلف و لە ناوی جامعەی کوردەوارە تێا بوو و هەزار و یەک کاریان کرد جنایەتیشیان کرد چەتەگەریشیان کرد اشتباهاتی یەک لە دوای یەکیان کرد و کردیان دەرلەکەشی ئەمە بوو کە هەر لە ئیبتداوە ئەمانە مەتنێکی ئینقلابی لەبەر دەستیانە نەبوو جامعەیە ئامادە نەکریا بوو تعاریفێکی مشخص مەوجود نەبوو مردم کانالیزە نەکریا بوونەوە فەزاد و قوتبی نەکریا و کە تۆ لە بەرامبەر کیا بێسی بۆچی ئێشێ بێسی مردم کێس سەرزەمین کێس خاک کێس دوژمن کێس ئەو کارێکی مرۆ ڕاپەڕین خەریکە دوای 5 ساڵ هەر خەریکە ئەی هۆنێتەوە هەر خەریکە ئەی هۆنێت و بمباردمەنتە سەرزەمینە کوردەوارەکە کە ئینسانە کوردی بزانێ لە مەواجهەتەکە تەغییرات و فشار و ئینقلابێکە ڕوو ئەدا چۆن خۆی سازماندەهیەکە لە بەرامبرە کێ ئەبێسێ بۆچی ئەبێسێ مەتن ئینقلابەکەی چه شەکڵیە ئەمە اتفاقا نەکەوت ئەمە پێی ئێژن جریانە بێڕیشە وەکو مفەتشە شەش ئەنگوسی حەج ڕیشەیەکی لە ناو دڵە کوردەوارانیە دروستە ئینسانهای کوردی تێن ئەکوژدێن وەکو تەواوە ئەو مهرانەی کە خانە مزەفەر لە بینیان ئەوە و لە تارانیان ئەگرێ لە ئەسفەهانیان ئەگرێ لە مەشهەدیان ئەگرێ لە شیرازیان ئەگرێ هەر هەنەم سەرزەمینە نە وەلێ ڕیشەیان لەو کارەکە هەست نییە بۆیە ئەوەی کە جوانە معتادێک لە ساڵە 57 ئاخاتە ناوە ڕیزەکانە کۆمەڵە دەروەهلێ ئەوڵ ترسە لە گیانە خۆیسی ئەوەی کە دانەی خانەندە ئەخاتە ناویان ترسە لە گیانە خۆیسی چونەم حکوومەت جمهوری ئیسلامی معتاد ئەکوژێ ئەلکولی ئەکوژێ مطرب ئەکوژێ وەمانە وەکو ئەوانەی پایتەختێن هایدە و مەهەستی خۆنیان خۆ شارامە شەپەرە خۆنیان خۆ ملیۆن پوڵ لە گیرفانیان ناوێ دەرچن بۆ یاڵەتە متحدەیان بیکە بۆ کێوڕن مشتی هاڕیا گەژێرە دەست حکوومەتە پەهلەوی نایشوانم بڕۆنە ناوی قاڵە بە جمهوری ئیسلامی پێیان تەحمل ناکری جمهوری ئیسلامی حاکمیەتیان پێ خۆش نییە دەستوراتە مەرکەزیان نەگەرە کە لە زمانە سەرڕێژەونە ناوی جریانی بەڵام جریانە ئومقی نییە ئەم جریانە مشتومڕ ئیجتیماعی دیانیە ئەم جریانە ڕیشی لە هیچ کوێ نەدەوان دەگە ئەم جریانە لە دڵ و بەستەرە تاریخ و فەرهەنگە مەردمە نهات کەسە دەڕ ئەین حیزب دموکرات تێنە سەر حیزب دموکراتیش بەعدەنها خاز ئەوی شیەکەین و داستانی چییە پس تۆ ئالەگرا شاهد بووی فواد مستەفا سوڵتانی موشەکە قاڕە پەیمایە کولاها کەستەی نەبوو معلومیش نییە ئەسەن کاک فواد چ دەورانێ لەکوێ کەی بۆچی تەکە کێ لەسەر چی گیریاگە دەورانە مشخەص نییە بعد کاک فواد تێتە دەرو کوا جزوەی کوا وەرەقەی کوا مانیفێستی کوا 10 ساعات سخنرانی منسجمی کوا ئیدەها و تەراوشاتە زێهنی براکەم نەدەفەرێک کەوت کەسە ژێر تۆ لەو لاوە بێ لە قەیەکی تیا هەڵدەیفرە زەرنگی دە حکوومەتە شا نەماکە دێ ئەرتش لە یەک پاشیاگە ئەیسە تۆ بتوانانی لە خۆشەویستی خانەوادەت و ناوە باوکت و سەوادێکە لە تاران بووکتە و دانشجوویت و لاوە باسەوادیت و ساڵە 57 و بێ لە باسی پۆپولیستی بکەیتە بەر و جامەدانیە بۆسیتە سەر و بێژی فەلا کوڕە خاسە سو بێن و لاوە بازەویتان پێبین و ئەمانە دخۆمە معجزەی عەجیب و غەریب نییە براکەم ئەم خۆمە ئەمە خۆ لێنین نییە خۆ ئەمە مارکس نییە خۆ ئەمە کیز ئەمە من نەمگەرەکە کارەکە بچووکەمەوە نەمگەرەکە گەرەک بە قەبارەی واقعی بوێنن واقعی شتێ فوی تێ نەکەن زر لێ نەکردونەی وە لەسەر و شتێکی عەجیب و غەریبی لێ دەربێرن مردنیش و کوژیان هیچ کەس مهم ناکاتەوە فقط احترام تێرێ لە بیرتان نەچێت دانەیە بێڕیشە وەختی ڕیشەی پێ ئەدەی ئەوەڵ دەحفڵ ڕشتی گەرەکە سروەتی گەرەکە لێودا شۆهرەتی گەرەکە دوای شۆهرەت احترامی گەرەکە
لەبیرتان نەچێها تماشاکە کاورایەک لەم کوردەواری ئێمە ناگەهان تۆستە ڕانتە سپای پاسداران و دزیکردن و دزی لە ئەرزکردن ئەمانە پوڵدارەوەی هەنووز مردم مۆبیلیان تێتەوە ئەمە مەسەڵەن کەمال تیشرتیە فرۆشت لە کنارە خیابانە کەمال تیشرتی ئێشێ بەرەبەرە ئەمە لە فکرە مردم بواتۆ کە کەمال تیشرتیە نیشان با پوڵی هەست کەمال تیشرتی ئەکەوێتە پوڵ خەرجکردن ئەوەڵ دەفە سەروەز ئەخۆیە گۆڕێ ساعتەکەیە گۆڕی لەواسەکەیە گۆڕی شەواڵەکەیە گۆڕی موبایلەکەیە گۆڕی ماشینی خاتە جێرەپێی خۆم ئەمە ڕوبەرە زاهری ئێستا ئێشێ نیشان بدات مردم حمایەتی بکەن و بێژن پیا خاسۆس و کوڕە خاسۆس و لاوە پوڵدارە چی بکە ئەشێ قەرز باتۆ خەڵکی شروعەکە 100 میلیۆن تمەنێ 1 میلیارد تمەنێ خاتە کنار قەرزەدات و خەڵکی هەر کە تێ لەولاژی سەڵام عەلەیکم بۆ کار ناکەیەوە بۆ پوڵ دەرێنی وەڵا پوڵم نییە و دێوە 100 میلیۆن تمەن لە من بڕۆ بخۆت کاسبی بکە هەر وەختێ بوت بێریوە ئەمە کۆمەک و ئاغا ناکە ئەمە خەریکە ناو دەرتێری شۆهرەت پێیاکە شۆهرەت پێیاکە بێ با ماڵێکە بۆ بسێنم و بێ باژنێکە بۆ بخوازم و بۆ ژنێ ناخوازی فڵانی و دێەوە من پوڵە پێدەم ئەمە شۆهرەتە بعد مدەتی شۆهرەتەکە جواب ناتۆ چونەوێت و شەڕیتەکی کاورا بێژە کەمال تیشرتی کۆرەتۆمە کەمال تیشرتی نییە گەنجێ پەیاکرد مەواد دەفرۆشت خەزیێنەشکان چ کارە بووی تۆ ئەم پورتە لەکوێ هاورد لەزا ئەم ئاغا ئەشی بڕاتە قاڵەبێکی تر احترام بۆ خۆی کەس بکە چییە کام احترامەکەی کەسبی بکایشێ چ شکلی وێ ئەشێ سندوقە خەیرات و حەسەنات کات و بڕواتە ناو مزگەوت نە ئەنجومنە حمایەت لە چۆلەکەکان دابنێت مەسەلەن ڕۆژنامە دابنێت وەلە ناوم ڕۆژنامە نانباوە خەڵکی مەسەلەن حەج بچێت ئەمانە بەعەزەوێ کاورا احترامیش بگرێ تۆ جەریانێکی بێڕێشە تێریت ڕێشەی نییە زلی ئەەکەی تۆ ئێستا احترامیشی گەرەکە احترامەکە چۆنە بیان کوژی لیان بکوژی خوێن بان خوێنیان لەوێتە خوارەوە تا احترام بگری بەرامبەریان احترام دابنی هەر کەسی جمهوری ئیسلامی بیکوژێت محتەرەمە چون جمهوری ئیسلامی کوژێ ولی هەر کەسێ بریتانیا لە بلەندەنە بیکوژە خوێڕیە جەردەست دزە تەروریستە پارسەکە بۆ چون دەوڵەت دموکراتیک بریتانیا کوشتیسی لابد کاورای خوێڕی بگە لابد کاورای خەتەرناکێک وگە پس تۆ ئالەگرا شاهدی کاکفادێکی مستەفا سوڵتانی نەبوونیان گوزارە کۆمەڵاس نە کۆمەڵە هەیکەلێکی هەز قەوارەیەکی هەز مەتنێکی هەز جریانێکە نییە موجود نییە اتفاقی کەوتکە ئەدەی جەمعیەت دروست بووگن و ئەمانە قەرارە سازماندەهی بکرێن و تەبوتا بوو اتفاقاتێک ئەکەوێت ڕێژ و درۆشت تەوازۆ لە منتەقەیەک حکوومەت لە تارانە زەعیفە قودرەتێکی نییە جەمعیەتهای مختلف هاتکنە منسەی زوهور و هەر کامیان گەردەنکەشیەکەکەن هەر کامیان دەعایەکەکەن هەر کامیان شتێکەکەن ئەمانیشەکوانە ئەم بەشەی کوردەوارە پێگە و پایگاهێکیان هەست بنتەقەوا لە دەستیانە هەنە خۆیانە کوڕە ئەم مەردمەنەوە خەریکن کارەکەن لەگەڵ ئەما خۆنە جریانێکی تر هەیکەل زلوگە پوڵوا لە دەستیانە ارتباتەتەکە بە عەساگیریاگە تفەنگوا لە دەستیانە توانی یانە هەر کارێ بکەن وەکو مفەرتەشە شەش ئەنگوشتی هەر کارێ بکە تا ڕۆشت بکە لە دارودەسەی ئەحمەی مفتیزاها کوژن جریانە شەڕە سنە لە شەڕە سنا بڕۆم پرسن لەوانەیە کە قەدیمین باشگای ئەفسەرانی وا لە ناوی شاری سنا قۆڕنە ناوە شارە سنا تا دقیقەیە آخر کە ئەمانە تێنە دەرەوە ئەم باشگا ناگیری هەر لەوێ خۆمپارە ئەندازە خۆمپارە خەنە ناوی شاری سنا 20 نەفەریتیان نییە بەڵام ئەمانە چوون وەنە شەعبان ئۆستوخانی ولا دڵحی جریانێکی ئەمیقی ئینقلابیان هاتکن تعریفیان لە سەرزەمین نییە تعریفیان لە داگیرکردنیە تعریفیان لە مبارزە نییە تعریفیان لە دوژمنیە ئەم قودەی سەرەتانیە لەناوە شارە سنا ئەمێنێتەوە و هەر ئەمە تەرکیان پێکا 20 نەفەر لەناو باشگای ئەفسەرانە 20 نەفەر وەمانە تەرکە شارە سنەکەنەوە تێنە دەرەوە پس ضرورەت جوبین ڕاز ئێستا جوبین ڕازانی کێس جوبین ڕازانی بەناوەکەی دیارەکەم ئاغا لە نەحلەهای کنیسە و کلیساس اقتصاد خوێنێ دانشگای شیرازە ساڵە 52 کی جوبین ڕازانیا هەنێرێتە دەرەوە کێ هەنێرێتە دەرەوە
ومشخصا تێرە دەرا چی ئەخوێنێ ئەم تاریخە نە کۆمونیزمە کارگەری بەحسیەکانە حەمیدە تەقوایی ئەکان نە ئازەرە ماجدی بۆ نایکەنم بەشێ ژوبین ڕازانی لێ پرسن ئایا حەمیدە تەقوایی ئایا خانم ئازەرە ماجدی ئاغایە ژوبین ڕازانی ژوبین جوون کێ هەنێرتە دەرەوە تێت بۆ لەندەن کە لە دانشگایە کنت و بەفە دەرزە خوێنی وە چی ئەخوێنی اقتصاد مارکسیستی کێ هەنێری اقتصاد مارکسیستی بخوێنێ لە کات حکوومەتە پەهلەویە بە چ دەردێکی ئەخوا بە چ دەردێکی ژوبین ڕازانی ئەخوا اقتصاد مارکسیستی بخوێنێ مارکسیزم بخوێنێ چی ئەخوێنێ مشخصەن مەدارێکی ڕوو بکەن کە ناتوانێت تەواویشی کات ظاهرا ئاغای ژوبین ڕازانی ئێشەی جزءە ئەو دانشجویانە ئەعزامێوێ بە خارجە کشوەر کە قەرارە مارکسیزم بخوێنن بۆ شەڕەتەکە مارکسیزما کە ڕژیمە شاب بە شدت لێ ئەترسیە منتەخەبینە دەستگاهە ساواک منتەخەبینە دەستگاهە ساواک کە بێن ئەوروپا دەرس بخوێنن تا بتوان شەڕە مارکسیزم بکەن وەکو ئاغایە دکتۆر سروش کە لێم دووە ئێوە دیتان ئاغای دکتۆر سروش لە تەلەڤیزیۆنە بە ئەندێشەکانە کارڵ پۆپێر وێسیا بوو لە بەرامبەرە سەرانە حزب توودە و سەرانە فەدایانە ئەکسەریەت لە جومبەشە چەپە لە تارانە ئەم ئاغای ژوبین ڕازانیە خواتە ئینقلاب بۆ تێتەوە و نایژن چی خوێند لەسەر چی خوێندی لەکوێ خوێندی ئەم بەشەی کۆمونیزمە کارگەری بۆ بەحس ناکرێ هەر ئەمانە ئاغایە منسوورە حکمەتیان پێ معرەفیەکەن وەمان ئەچنە شوێنە منسوورە حکمت منسوورە حکمت بێن کە فارسێک بە ئیستلاح فارسێک نە فارس هەرچی کاورای جوولەکە بێرن شەڕە فارسی نویسانە چەپکە بۆیان نەجواوە مەسائلە کوردەوار باتۆ نەتەرحەتە ئۆریهای ئینقلابی بۆ ئەم شۆڕشە بکە بۆ کێ بۆ شۆڕشم ئومەتە کوردی نا بۆ ئەمە ناتکە ئەنگیزەکە مهمە بۆ ئەچنە شوێنە ژوبین ڕازانی وەتێرنی چونەمان چارە چی ناکەن نە مەعزەلات و مشکلاتێکەوە لە کوردەوارە نە پرسیارهایە ئەمیقێکەوە لە ئەوێ نە سەدح زۆڵم و فشارێکەوە لەسەر ئەم ئومەتە نا نەغدێکە پەیکار لەمانیەکە نەخدێک کە ئەقەلیەت لەمانیەکە وەمان ناتوان چوات جاریکەن وەمە قسانی بۆ کردن بۆیە بەعدەس هاتنە منسوورە حکمەتە کە حیزب کۆمونیستمە ئێران داهەندری لێو دوای لە جەریانە ئەم ئەتفاقاتانە یەکسری کۆپی هەڵ ئەگیرێت لە تەفەکوراتە چەپە جەهانی مارکسیزم لێنینیزم و ئستفادەهایەک باخت بخاتر تەسەلوتێکە ئاغای ژوبین ڕازانی بە ئینگلیسی هەسی فارسی خاص ئەزانێ جوولەکەیە تارانە ئەتوانێ بەمانە شکل و سەمت و سوبا کێ خەسارەدا سەردەمینە کوردەوار کێ خەسارەدا بەدەنەیە جامعەیە کوردەوار ئافەتەکانی چین ئافەتەکانی ئەم سەر لێ شێویاویە کە ئەمڕۆ لە کوردەوارە هەست ئاملە ئەمانە ئەوەی تحت ناوە ئەندیشەیە منسوورە حکمت کریا بەدەمە کۆمەڵە و فوکریا ناوی جامعە عشق ئازاد و ڕەوابط متعدد جنسی و ناوگەڵ و مین و ژووپ و تەوجۆکەی بڕۆلیان پرسە پرەنسیپەکانی وەچی وەک قاپە شۆدین بۆ ژنان وەڵا نادەین لە ژن ئەمانە معزەلاتە جامعەی کوردەوار بوو جامعەی کوردەوار بۆ خاترەوەی لە ژن ئەدریا کەمانە کە لە کوردەوارە هەزاران ژنمان بوو کە لە پیاویانەدا بۆ خاتر ئەمە مەردم قیامیان کرد شەرکەتیان کرد تۆ ئەمە بوو پەیامە ئینقلابیەکەت لذا ئەم تاریخە پڕ لە جەعل دیرۆ قەرارە دەحفەیەکی تر بەرزیکەنەوە ئێستا مشخصەن کێ هاچوون بە شوێنە منسوورە حکمەتە کێ منسوورە حکمەتی هاورد کێ بۆچی ئەمانە لە نەشریاتە ئێوە ئەیان نووسی و لە بەرامبەر کێ ئەیان نووسی بۆچی تا ئەمانە نهاتن تۆ حیزبە کۆمۆنیستن نەبوو
بڕۆ نەشریات بەرنامەی منسەجم ئیدەی انقلابی خۆ تا بەر لە هاتنە جوبین ڕازانی بێرە بڕۆ بێرە ئەم ڕەهبەرانە بزرگتە عەبدوڵڵای موحتەدی و سەیبراهیم عەلیزادە و دکتۆر جەعفەرە شەفیعی و بڕن بێرن ئاخ تەراوشاتە زەهنیە ئەمانە و سدیقە کەمانگەر و بڕن بێرنی بزانم تەرحە ئەمانە نەگاهە انقلابی ئەمانە بەرداشت ئەمانە لە جامعەی کوردەوارە لە بەرامبەرە حکوومەت و دەوڵەتە ئێرانی چ شەکڵیە چیان کردگە ئەمانە دقیقەن تەسبیت و کۆرپۆرێشنە ئێرانیان کرد لەسەر کوردەوارە دقیقەن ئەو کاریانە کرد لە بینبردنە جامعەی ڕووستایی کە کوردەوار کۆچە مردم بە شارەکانە تەسبیتە دەوڵەتە ئێرانی لە نەهادە ئینسانە ئێرانیە تەسبیتی یەکسری ئفازات و حماقەت و فەساد ئەقڵ تحتە ناوە کۆمونیزم لە ناو جامعەی کوردەوارە ئەمە کارێک بوو کە ئەمانە کردیان و ئستفراقی بوو کە کردیان لە ناوی زەهن ئیستا ئێمە بۆ خاترەوەی خاڵۆمان مامۆمان ئامۆزاگمان خۆمان دەورانێک من خۆم دەورانێک خۆم بە کۆمەڵەزانیگە چی ئەمە یعنی من ناتوانم لە خۆم نەقد بکەمەوە ناتوانم بژم سەردەمانێک من ئاگاه نەبووم نەمەفەهمی تا یەواش یەواش فەهمی ماهیەت ئەمانە چییە چێ من ناتوانم ئیسە بڕۆم چون مامۆم شەهیدە چون کەسوکارم شەهیدن لە ناوێم حیزبانە کوژیاگن لە ناوێم حیزبانە ناوێ بێم نەقدە ئەمانە بکەمەوە ناوێتە دەرین من کارم و بارزاتی یەکەم ئەمرە سەرزەمینێکی مقدسە بێم ئەنچ واقعیەتە بێژمی و تۆ ئەم خەلەئە گەورەی تئۆریکە ئەوێنیت سەرڕێژی مردم تێنە ناوی ئەفەهمن ئەمە ئەوە نییەن جواویان ناداتۆ ناکوژێن ئەگەڕێنەوە و ئەمە جەریانی بووگە سەمەرەکەی بووگە بەچی تەسبیتە دەوڵەتە ئێران تەسبیتە کۆرپۆرێشنە ئێرانی نابودیە مطلقە سەرزەمین نابودی مطلق حیات اجتماعی و ئینسانی وابەستەتر بوون لە بینچوونە محوەرهای مقاومەت و حوزەهای مقاومەت ئینسانە کوردی چون هیچ کام لەمانە دارای ڕیشە نەبوون تعقیب زندگیەمانە مهمە ئێوە بیکەن مثلا خانەوادەی موحتەدی مەڵا ڕەحمان ئاغا وەزیرە ئاغای قازی محەمەوگە چۆن وەزیرەکەی ناکوژن هەل ئەوێ لە دەستگای پەهلەویە ئەچێ لە دانشگایە فقهی دەرس ئەدا بعد کوڕەکەی ئاغای سەلاح موحتەدی و ئاغای عەبەی موحتەدی لۆ دوا ئەوەن و ئاغای سەلاح موحتەدی ئەوێتەوە عوزە حیزب دموکرات ئەحمەد تەوفیق و ئەحمەد تەوفیقی خراجیە کاتەکە قاسم لوا و دەرکریاگە قاسم دوون و ماجرای کوشتن ئەحمەد تەوفیق و ئەمانە مهمنەوە بیزانن ئەمانە هەمان شەش ئەنگوشتیهای بێڕیشەن کە خانە مزەفەر بازیان ئەدا و وەختە خۆشی حەزیانەکە و احترامیان پێدا و حەزیانەکە احترامیان پێدا و حەزیانەکە ئاغای شەش ئەنگوشتی چون لە توولە عمریا افتخاری نەبوو چون لە توولە عمریا بوتەی نەبوو قدرەت مقابڵەی نەبوو تەکە خانە مزەفەرە و احترامی پیا کردو بە واستەی قەتڵە شەعبان و ئۆستۆخانی تازە توانی بچێتە قاسگاری ژنێکە حەزی پێ کرد چون قەبلەن پوری بوو زۆری بوو ڕشتی کردو وەلی احترامی نەبوو شعبانی کوشت احترامی پیا کرد وەلزانەی گەرەک بوو ئەو تەسویرەی مەخدوش بێت حاضر نەبوو بە عنوانە قاتڵێک زەماوەنەکەی بشێوێت چون احترامەکەی لە دەست ئەداوە ئەویش قاتڵە خانە مزەفەر پیای گەورەی نە با بمکوژن مفتشە شەش ئەنگوشتیە کوژریاگ احترامی بیشترە تا کاورای خوێڕیە بێبوتە فقط دوو ڕۆژ شۆهرەتی بوو چ احترامی بوو لێودا فۆرە بووە قاتڵ نامە ئاغا لە ڕۆژ زەماوەنەکەیە دەر ئەوجە مەزڵومیەت خانەوادەی تەبەحکار و شعبان و ئۆستۆخانی کوشتیان و احترامەکە ئەمێنێتەوە پەیکەرە مفتشە شەش ئەنگوشتی ئەمێنێتەوە قابل احترامە قازی محەممەدە بێڕیشەیە گورجی قازیە دەستنشاندە شەخصیەتە سووک و چروک ناگەهان ئێشێ هەڵ بکێشێت تا احترامەکە هەتا هەتایی بێتەوە ئەترافیانم قازی محەممەدە حەزم ئەکرێن خوای خانەوادەکەی گەشتیان تەرەفدارانە پەهلەوی و دەوڵەتە ئێرانی و فارسی بازی و ئێرانیەت بازین بفهمن ئەمانە لەکوێ ئاوە خۆن کێ ئەمانە گەورەکە کێ گەورەیانەکە کێ سەلاح موحتەدی ئەهنێرێ بۆ ناوی حیزبی دموکراتی ئەحمەد تەوفیق کلێودامەدارکاتە دەرەوە
چۆن سەلاحی مهتەدی لێم لا مشاورە عالی ڕوتبەیە ناوگفتەیە قەیر ڕسمی ئاغای جەلالە تاڵەبانی و تئۆریسیەن ئاغای جەلالە تاڵەبانیە کێ ئەمانە دروست ئەکا خۆیان لیاقەتیان دا بێنن ئەم ئەندیشەهای ئینقلابی و بەرداشتهای ئەمیقە لە کۆمەلگای کوردەوار و ئەم جریاناتە ئینقلابی دروستکردنە و ئەم ڕۆچوونە ناوە تاریخ و کورد و ئەم بەحس و کوردیەتکردن و سەرزەمین و دوژمن کێس ئەمانە کێ نەمانە چۆن گەیگنە ئەوێ کێ بردگنی لەوێ داینیاگن کێ گەورەی کردگەن لەذا تەسویر تاریخ مەخدوش مەکەن ئەمە هەنی 40 ساڵە گوزەشتە است مەیوەنەوە سەر ئەوەی کە چیتان کرد ئێوە چیتان نەکرد ئێوە دەوڵەتێکە ڕەوایەتێکە قودرەتێکی نەبوو حەچێ نەبوو تێ هەڵدریا بوو سەدام حوسێن پەلاماری دا و مجاهیدینە خەلق پەلاماری دا و ئێوە نەتانتوانی بیخەن نەتانتوانی بیخەن ئێوە باشکای ئەفسەرانە سنەتان پێ نەگیریە ئێوە نەچون یەک پایگا بگرن ئەو پایگا خاکتانوێ سەرزەمینوێ گرتوێتان تەسخیرتان کردوێ ئێوە وەکو چەتەتاندا قەی پایگایەک و دەرەچوون ئێوە هەر چەتە بوون مسافرانە هۆتێل بوون هاتوون لەم وەکو ئەمەی کە تۆ لە کوردەواری داگیرکراو لای عێراقەوێنی بنەماڵەی بارزانی و یەکێتی مسافرانە داخڵە هۆتێلن موقتین لە هەرچی امکانات ئەستفادە ئەکەن و خاکە خۆن و ئاوە خۆن و نان ئەخۆن و سوارە مردم ئەون و مسافرن هەرچی امکانات وا لەبەردەستیانە ناتکن لەگرا ڕیشە بخەن ناتکن لەگرا پایە دانێن بنیاد دانێن و تۆ نێمانە حەجکارە ناکەن کە لە ڕاستای ئومەتە کوردیاوێت سەرزەمینە کوردەواراوێ بۆی تۆ ناوێن ئێمانە گروپێ جەریانێکیان بەم قودرەتی کوردیەتە ساپۆرت کردوێت جەرگە دەوڵەتە تورک بخا جەرگە دەوڵەتە ئێرانی بخا نێک نەکەن پولیان نییە ملیاردها دلار لە توول عمری حەج کشوەرێکی ئەف تەمامە قاڕێ ئەفریقاوە پولینەوە کە حەلی بە کوردستان بوو گێزی ئەسڵحەیان نییە بە هەرتشی تورکیە چی هەست پابادی هەست ئەمانیش موشەکە زەدە تانکیان هەست موژەکە زەدە نەفەربەریان هەست تفەنگە عالیان هەست مردمە شەڕکەریان هەست کوادێ وە تاران وەزن لە نەهات دانێت تێ هەڵدریاک بەناوی قاسم سولەیمانی گەشتتان لەژێرە فەرمانی بوون تحتە نیروهای سپاها قودس ئەمانە خانە مزەفەرەیان دەڕێنێ حاریتانە ئەمانە مسافرانە ناوە هۆتێلن شەش ئەنگوشتیهای بێڕیشەن لە دایکێکی سۆزانی تەکە خەیاتە مسریە دەرچووگ باوکێکی سواڵکەرە کنارە خیابان بێڕیشە ئەوەیشی وەکو ڕزا خۆشنویست جەوهەری واتیا ئەشی جەوهەرەکەی وشکیکەی مەراقی پێبەی مەراق ئەو کلکەوا هەم ماشە ئەچەکێنێت و هەم ئەسەرە هۆنەری ئەخولقێنێ وەلەی جەوهەر ئەتراوێشێ و ئەم جەوهەرە شکڵ ئەگرێ و قاڵب ئەگرێ ئەمە ئەشە وشک بێت تاکو تەریا بێت خاڕیاک لە ئاو دەربێت وەمە خانە مزەفەرێکە لەم بازیە ئەمە سە حکایەتە ئەمانە کە ئێوە بۆتان نەقڵ و باس ناکەن لذا عدێ هاتکن ئەحیای بکەینەوە چی ئەحیاکەیتۆ چەتەگەری قەتڵ عام تەجاوز چی ئەحیاکەیتۆ معلومە لە ناوی جامعەی ئێمە مردمە ئێمە تەحتە سەرکوبە سیستەماتیکە و نابودیە کۆرپۆرێشنەکانە دەیەن ئاسیب سەدەن ئاسیبی عەزیمە لە وجودیانە ئەوە جریانێکی ئینقلابیە کە ئەتوانێت کیمیاگەری بکات و دەست بوات ئەم عنسورە کوردیەت ئەم ئینسانە کوردیە لە ژەنگار و لە کەسافەت و لە ناو زێرابە دەری بێرێ سەیقەلی بدا بیشۆرێ پاکی کاتۆ تا لەبەر خۆرە بدرەوشێ دەنام ئینسانە هەر پەلەقاژە ئەکا وەشتباکە پەلەقاژەکە وەشتباکە ئەمە حاڵ و حکایەتە ئەوانە بوو کە ئیمڕۆ خەریکن جریانێکی بێبوتە جریانێکی سەرتاپا منحرف جریانێکی بێبوونیات خەریکن هەر ئیدامەیەدەن و دیکتانە دەست لەسەرم کۆمەڵە هەڵ ناگرن دەست لەسەرم کۆمەڵە هەڵ ناگرن کاورا وەختی بێ ڕیشەس بێبوونیادە هەر ئیشی خۆی متصل کا بە جریانێکتان نەمیری و بێت بتوانێت قسە بکە حەجێکیان بۆ وتن نییە حەج
ئەو لاوە شەهیدەکان ئەو بەڕاستی و شەڕمان کردو ئەو نەبوو ئەوی و کارەمانە کردو و کاسیدیقی کەمانگەر و دکتۆر جەعفەری شەفیعی و ئەمە دەلی وسە حەکی نییان خۆیان و کاک فواد و بەڕاستی و کاک فواد موشەکە زەمین بە زەمین بوو قاڕەپەیمای کولەها کەستەیی بوو کاک فواد بەوە بەختیش معلوم نییە تاریخم زندگی ئەسە معلوم نیە والە پڕە لە ئیبهام معلوم نیە چ کارە بوو گە معلوم نیە لەکوێوە هات کە معلوم نیە کێ بۆچی بە چه سوورەتێ لەکوێ ئەسە معلوم نییە چی ئەم کاک فوادە کە تەنیا اتفاقێک کە ئەکەوێ محتەرەمیە کات کوشتنێسی تەنیا شتێ سدیقی کە بانگە محتەرەمەکە کوشتنێسی تا محتەرەم بوو نەقدە ئەم جەریانەتە ئیدامەیەوێت بە هەر میزانی ئەمانە شروع بکەن بە مەختوشکردن زەهن ئینسانە کوردی ئێمە بە دیتەڵ زۆتێنە سەر کارەکانیان بە دیتەڵ زۆتێنە سەر کارەکانیان لە جنایەتیان لە نەزۆکیان لە درۆزنیان لە بێڕیشەبوونیان لە بێبوتەبوونیان بوتە بۆنیان بێبوتە زانیانی چی؟ بێبوتە یعنی پیاگێک کە تەداوم نەسڵی نییە و بێبوتەس بتەیەکی لە خۆی نییە تۆ ئەوێنی ئەوانە نەیانتوانی جەریاناتە گەورەی ئینقلابی بێنە دەرەوە تا ئەڕۆن میزانە قێزەونی و کەسیفی و چەپەڵیە کە مەئموریەتیان ئەمەسە ئەنجامی بدەن نێتێتە دەرەوە ئەمە دەلیلێسی ئەمە ئەقەبەی تاریخی هەست ئەمە داستان وە لە پشتیا ئەمانە دروستکریاگن کە ئومەت کوردی نابودکەن کە ئینسانە کوردی نابودکەن وە کردیان و بە واقع ئەمڕۆ نابودی ئومەت کوردیە بۆیە تۆ ئەوێنی ئەوەنە سداقەت ئەوەنە کەیلەوەتەن بوون ئەوەنە جوامێری و مەردانەگی لە وجود ئەمانان نییە کە ناوی ئەم جەریانەتە تێرن نێسیان واقعا نێسیان مشتی بێبوتەن دەست لەم ناوی کۆمەڵە هەڵگرن دموکرات هەڵگرن پەکەک هەڵگرن حیچ نیەن نایەوە خۆش